ئەم کاتتان باش من لايف لەسەر لايڤم یاننا با دڵنیا ببمەوە هاوڕێیان چۆن بزانم لە لايڤام یاننا ئەسڵم لە مۆبایلەکەم نایکاتەوە تەواو کردیەوە هاوڕێیانم کاتتان باش دەنگم باشە دەنگم یەدیاننا کێشێنە ساڵ لە تۆش مەزبوطە زۆر باشە زۆر باشە کێشەی نییە بە 50 کەسێ بێتە سەرخەت بۆی زۆرترین کەس لە بیدایەتەوە گوێی لە قسەکانمان بێ ژمارەیەکی کە لە بینەران بێنە سەرخەت دەست پێ یەکەم بە قسەکردن ئەمە شتە باشە لای دەنگ شت زۆر باشە ژمارەیەکی باش هاتە سەرخەت هاوڕێیان ئەم کاتتان باش ئەم شەو لەسەر بابەتێ قساکەم کە دوێنێ شەو سەرنجی هەمومانی بە شێوەیەکی زۆر زۆر کتوپڕ ڕاکێشە ئەویش مۆزوعی بردومانی دیمەشق بوو لەلایەن ئیسرائیلەوە بە شێوەیەکی زۆر تند دوایەوەی کە بە ڕۆژەکەی بردومانی شاری سوێدای کرد لە باشووری سووریا و لە دواییە بردومانی سەرۆکایەتی ئەرکانی سوپایی سووریا و جێشی سووری کرد لە دیمەشقا کە ئەوە پێشاتێکی زۆر سەرنجڕاکێش بوو بۆ ئێمە وەمانەزانی کە ئەم ماوەیە تر جەنگی گەورە لە ئارایانەما و تا پێشەو بردومانە پێمان وا بوو کە ئیتر سووریا چۆتە سەرسکەیەک بە تایبەتی کە لە سەرسکەی ئاشبوونەوە و ئاساییکردنەوەی پەیوەندیەکانێتی لەگەڵ چواردەوری خۆی و لەگەڵ پێکهاتەکانی ناو وڵاتەکە خۆی و ئەمریکا لە پەیوەندیە لەگەڵیا و یعنی تەسەوری ئەومانە کرد کە شتەکان بە ئاراستەیەکی زۆر پۆزتیڤە بڕوە بەڵام لە پڕبینیمان ڕووداوێکی گەورە ڕوویە شەڕی ناوخۆ ئەتوانین لەکەوانەیە بڵێن بیدایەتی شەڕی ناوخۆ لە سووریا دەستی پێکرد و بە شێوەیەکی خێراش سوپای ئیسرائیلی کەلعادە بە ئوسلوبە توندە لە کتوپڕە دڕقانەیەکەی پەلاماری چەندین شوێن و دامودەزگای گەورەیە لە سووریا ئەمە بۆنی کێشەیەکی زۆر گەورەی لێت کە من حەزەکەم سەرنجتان بۆ ڕاپێشم ئەم شەو دانیشتین پێکەوە گفتوگۆ بکەین کە ئەم شتە بۆ ڕوویە و ئایامە شتێکە بە مفاجئی ڕوویاوە هیچ پاشخانێکی نییە یاخود ئەمە وەکو هەموو دیاردەیەکی تری ناومێژوو ناوواقع ڕەگوڕیشەی هەیە و پەیوەندی سەبەبی هەیە ینی ئێمە بە ڕێکەوت نەگەشتین بەم ڕووداوی کە ڕوویاوە ئەم سەردەما هەمومانەزانین کە بەهۆی میدیا و بەهۆی معلوماتی خێرا و ڕتمی خێرای ژیانەوە ڕووداوەکان نەتیجەکەیە بینین و کە نەتیجا بینین کاتی ئەومان نییە بچینە باگراوندی ڕووداوەکانەوە و بۆ لەحزەیەکیش بیرمانەچێتەوە کە ئەم شتانە عیلاقی سەبەبی هەیە و پێمان وایە لە خۆیەوە شت ڕۆیە بەڵام لە ڕاستی ئەم شتانە هیچی وانە دنیا بە شێوەیەکی گشتی لە هەموو ڕۆیەکەوە ئەوەنە پەیوەست و یەکانگیرە هەموو دیاردەکان پەیوەندیەکی سەبەبیانەیەوە میان یەکتری دروستەکەن و ئەمانەی کە بینین هیچی زادەی ئەمڕۆ و زادەی
ئەم ڕووداوە تازانە زادەی ئەم ڕووداوانە ئەمانە نییە کە لەمە خیرا ڕویان بەڵکو هەمووی باگراوند و پێشخانی دوور و درێژیە. با لەوە دەست پێ بکەین کە خۆی جارە پێشە مشتە چی ڕوویە. ڕۆژ یەکشەمەی ڕابردوو لە پارێزگای سوێدا کە لە باشووری سووریایە لەسەر ڕێگەی سوێدا بۆ دەرعا کە ئەوی شارێکی تری باشووری سووریایە سیارەیەک ڕێی پێگیرا و دزرا لەلایەن کۆمەڵێک جەردەوە کە لەسەر جادە بۆ سەدانن بۆ گرتن و بردننی سیارە. تەبەنم دیاردەیە چەند ساڵێکە هەیە و لەمە خێریە جارێک کە زیایی کردوێتەوە بۆ لەبەرەوەی بۆشاییەکی ئەمنی هەیە و ڕووداوێکی گەورە لە سووریا ڕوویاوە کە سیستەمەکە ڕووخاوە ئەو پشێوانی کە بینیمان ڕوویە. دیاردی سیارە دزین وەکەوەی کە کاتی خۆی گەربیرتان بێ لە عێراقا هەبوو لە بینی دەشتی عوزێن بۆ بەغا سیاریان لە خەڵکە بردو و دوای خەڵکیان ئەفران و داوای فدیانە کرد داوای پارەیەکیانە کرد بۆی خەڵکەکە بەرێنەوەنە. ئەم دیاردەیە لە سووریا ساڵانێکە هەیە بە تایبەتی لە ناوچەکانی بینی سوێدا بۆ دیمەشق و بینی سوێدا بۆ دەرعا. دەرعا و سوێدا لە جنوبی سووریان و دیمەشق لە ناوەڕاستێتی. ئەم دیاردەیە لە مەخێرا دیارە زایی کردوێتەوە. ئەوەی بەم دیاردەیە هەڵەسێ بە دەرەجەی یەک بریتە لە کۆمەڵی خێڵی بەدوو خێڵی با بڵێن گوندنشینی دەوروبەری سوێدا بە تایبەتی ئەو گوندانە و ئەو خێڵانەی کە لە بینی سوێدا و دەرعایان. ئەم خێڵ و عەشرەتانە زیاتر خەڵکی سونە مەزهەبن، بەڵام سوێدا خۆی خەڵکی دروزی تایە. دروست چیە؟ کە میشکەیە مەسەری. بەڵام دەرەوەی سوێدا و ئەو ڕێگانەی کە بەرەو دەرعا و بەرەو دیمەشق ڕوا کۆمەڵێک گوند و کۆمەڵێک خێڵی تایە کە پێیان وترێ بەدووی عەرەب لەو مەنتیقەیە و ئەمانە خەڵکی سونە مەزهەبن و کۆمەڵێک عەشایەری چەکداری بەهێزن لە مەنتیقەکەیە. کۆمەڵێک گروپی بچووکیان لە کوڕەکانیان لە نەوەکانیان بەم شێوەیە ئەژین کە سیارە ئەگرن و ئەیفڕێنن و لە دوایی ئایبەنە دەرەوەی مەحافەزەکە پارچە پارچەیەکەن و وەکو پارچە یەدەک ئەیبەنە دیمەشق و شوێنەکانی تر و ئەیفرۆشن و هەندێک جاریش خەڵکە فڕێنن بە پارە بەرێن. باش لە ڕۆژی یەکشەممە دوایەوەی کە سیارەی کوڕێکیان دزی بوو ئەو گروپە بە دوانەی دەوروبەری سوێدا و سیارەکان لێسەن بوو ئەو دیارە گەڕابەوە هەستا بە شتێکی چۆنەڵەی ئینتیقامی شتێکی تۆڵەسەنەوە بەرامبەر بە خەڵکی و گوندانە حەسە بۆی کە بە دوای ڕۆشتم وا بزانم ئەمانیش مناڵی کوڕێکیان لێ فڕاندون یا کەسێکیان لێ فڕاندون و حەقیەوە کەوتونەتە ینی کەوتونەتە تۆڵەکردنەوە لە یەکتری. لە دوای موقفەکە گەورە بوو پەلاماری یەکیاننا لە بینی هەردوو گروپەکە تەقان لە یەکتری کرد کە تەقان لە یەکتری کرد جەماعەتی عەشایرە بەدووەکان هێزێکی زیاتریان هێنا. ئەو جەماعەتەشی کە تۆڵەیان کردبوو و دورزی بوون و خەڵکی سوێدا بوون ئەوانیش کۆمەڵی خەڵکی تریان لەگەڵ خۆیان هێنا ناو ململانێکە و بەریەکەوتن و تەقیان کرد و بوو بە تەقەکردنیکی زۆر لە یەکتری و پەلاماردانی یەکتری و وەزعێکی پشێویشی ئەمنی گەورە ڕوویە. ئەم پشێویە پەرەیسەن هەتاوەکو سووریای تازە بە سەرکردایەتی ئەحمەد دشەڕع کە قەرارە نوێنەرایەتیشی یاسایی دەوڵەتە تازەکەی سووریا بکە هێزی نار بە ناوی هێزی ئاسایشی حکومی کە هاتە ناو هێزەکە هاتە ناو ململانێکەوە. هێزەکە لەبەرەوەی تەمسیلی حکومەتێکی سونی مەزهەبەکە کە ئەحمەد دشەڕعی با بڵێن کۆنا جەبهەی نوسڕەیی کە ناوی جۆلانی بوو پێشتر لە تەسەوری خەڵکی دورزیە ئەم ئۆتۆماتیکی هاتۆ بۆ پشتیوانیکردنی بەدووەکانی سونەکان. بۆیە شەڕەکە یەکسەر گۆڕا بۆ شەڕی بینی دورزیەکان کە خەڵکی سوێدان و خاوەن ماڵن لە سوێدا لەگەڵ ئەو هێزەی حکومەت لە پاڵ ئەو هێزە عەشایری بەدووەکانیش هەموو تێگڕا پەلاماری دورزەکانیان ناوە دورزەکانیش چەکداریانەیە و گروپی چەکداری ڕێکخراویانەیە ئەوانش پەلاماری هێزی ئاسایش و هێزی با بڵێن عەشایرەکانی بەدویاندا. و شەڕەکە گەورە بوو پێم وابێت تا 250 کەسی تا کوژراوە و ژمارەیەکی زۆری برینار هەیە و ژمارەیەکی زۆری دیل و دەست بەسەر کراوە ئەو جۆرەشتانە هەیە.
إسرائيل هات ناو هنا كوما بخيرهم باكجراوند أم هنا تام بيلم آخر ديمنا بوي إنجا دعاء قرينا دعاء إسرائيل يكسر كوتا دوينة كوتا بوردمان كردني أو هي زي آسايش أحمد الشرعي حكومي كهاتو بوسويدا بناوي بابلين دروس كردني أمنو آسايشو ياخد بناوي كنترول كردني وصعكوا أو هي زكاتبو كتانكي بيبو وزري بوشي بيبو وسياري تري دۆشکە و ئەو جۆرەشتانی پێبوو چەکی مامناوەندیشی پێبوو درۆن و تیارەی ئیسرائیلی بردومانی کردن بۆی بۆستن نێنە ناو سوێداوە کە لێیان مفاجعەکە لەوا بوو دوێنێ یعنی تا کاتێکی درەنگ بردومانەکەی لە سوێداوە نەقل کرد بۆ دیمەشق و لە هەیئەی ئەرکانی سوپای سووریای نوێیدا لە دیمەشق و ئەحمەد الشەرعی ناچار کرد ڕئیسی سووریای ئێستا کە نازانم کاتی دایمیە لە ڕاستیەوە بزانم بۆ بەڕئیس بەس خۆی نابووە بۆ بەڕئیس لەبەرەوەی انتخابات لە ئارایانە بەڵام خۆی حەقی بەخۆیە بە حکمی ئەو شەرعێتە شۆڕجێڕانەی کە هەیەی ئێستا ڕئیسی سووریا ئەحمەد الشەرع بەیاننامەی تەسلیمبوونی تا ڕادەیەکی ئەعلان کرد و وتی ئێمە شەڕەکە وەستێنین بۆی لەمە زیاتر نەبێ و داوای کرد هەمووی هێزەکەی بگەڕێتەوە هەڵبەت لە ژێر زەختی ئەو بردومانی ئیسرائیلە ئەجینا هەتا پێش بردومانەکە با بڵێن پێشڕەوی هێزەکەی بۆ ناو سوێدا وەکو پێویست ئەڕۆی و شەڕێکی قورسێ کرد لەگەڵ چەگارەکانی دورزیە باش ئێستا لێرە وەسعەکە وەستاوە کە وەستاوە شتێکە پێڵن ئاگربەست بەڵام ئەمە ئاشبوونەوە نییە ئەمە ئاشتی نییە جیاوازیکی زۆر گەورە لە بینی ئاگربەست و ئاشتیا هەیە ئاگربەست دۆخەکە وەکو خۆی بەس قەلە ئارایانە بەس ئاشتی پرۆسەیەکی گەورەیە پێویستی بە پەیمان نامە و پێویستی بە تەرەفی سێم و پێویستی بە شایەت و پێویستی بە نووسراوێکی مولزەم هەیە کە ئەو دوولانەی گرێبەستەکە ئیمزاکەن یا پەیمان نامەکە ئیمزاکەن هەردوو لە مولزەم کا بەوەی کە جێبەجێیکەن و پرۆسەیەکی دوور و درێژە لە تیمارکردنی برینەکان و لاپەڕەی تازە هەڵانەوە و تەعویزات و یعنی پرۆسەی قەرەبووکردنەوەی هەم برینار هەم کوژرا و هەم ئازاد کرد یعنی پرۆسێکی دوور درێژە ئاشتی ئەمە تا ئەستا لە ئارایانە و بۆنی ئەوەی لێ کام کێشێماوەتەوە و ڕەنگە فەسڵی زۆر تونتر و قورستر بەڕێوە بن بەڵام ئێمە ئێتر کاتێەوە هاتووە بینە دواوە بۆی تێبگەین ئەم دورزیانە چێن بۆ لە سوێدان و سوێدا تایبەتمەندیەکەی چیە وەکو پارێزگا لە سووریا و ئەم دورزیانە بۆ ناکۆکن لەگەڵ ئەحمەد الشەرع بۆ دیمەشق هەوڵەیە بەهێز مۆزوعی ئەم جوڵانەوەی سوێدا بکاتەوە و خود بۆ بە شێوەیەکی ئاشتیانە نایاسایتەرە بەسەر محافەزەکە بکە هەموو ئەمانە باسەکەم ئەگەر تااقەتان هەبێ پێکەوە گفتوگۆیەکەین پێم وایە کەسیشمانیشمان نییە ینی ئیمتحاناتی لە ئارایانیە و موچەشتی جووا بەڕێوەیە و بەرەوە تۆزێک سەبرتان هەبێ دورزیەکان گروپێکی ئاینین لە باشووری سووریا نیشتەجێن بەشێکیشان لە لوبنانن بەشێکیشان لە ئیسرائیلن ئەم گروپە خۆیان بە گروپێکی لێکەوتەیەکی ئیسلام ئەزانن یاخود بە تایفەیەکی ئیسلامی ئەزانن بە نۆعێ لە نۆعەکان واخۆیان لە قەڵەمەیەن بەڵام تۆزێ قوڵە بیتەوەتیایە لە ڕاستیە ئاڵای ئیسلامیان هەڵگرتووە بۆی بتوانن بمێنەوە وەکو گوتاریمانەوە ئیدعای ئەوەیان کردووە لە جوغزی جیهانی ئیسلامیان ماونەتەوە ئیجنا ئەم گروپە ئاینیە ئەگەر لە ئەوروپا بووە ئەگەر لە ئاسیا بووە تا ڕادەیەکیش ئەگەر لە ئەمریکای شیمالی و ئەمریکای باشووریش بووە ئێستا گروپێ بوو ئیعلانی سربەخۆیی خۆیە کرد وەکو گروپێک کە خاوەنی عقیدەیەک و فقهێکی تایبەت بە خۆیەتی بەڵام بەو پێی چارەنووسی جوگرافی ئەم لە ناو دڵی جیهانی ئیسلامیە ئەو ئینشقاقی کە کردوێتی پێش 1900 ساڵ پێش ئێستا نەیتوانیوە بەقەد ئەوەنا ئازایەتی با بە خۆی بە حکمی ئەو مەترسیانی لەسەری بۆ پوکانەوە لە ناوبردن نەیتوانیوە ئەعلانی ئەو کاکە شتێکی سەربەخۆیە شتێکی سەربەخۆیە حەسە بۆ تێگەیشتنەی من کە خوێندومەتەوە من کاتی خۆی
شەژمانگە پێشەسا زنجیرەیەکم کرد ئەوانەی تااقەتیانێ بچنەوە سەری لەسەر مەسەری جابوونەوەی شیعەوانە. ساڵی ڕابردوو لەو ڕیسەرچانی کە کردم ویستم بەجا لەسەر دروزیش قسە بکەم و حەڵقەیەکیش بکەم لەسەر عەلەویەکانیش بەجیا کە ماڵی بەشار و ماڵی ئەسەدوان بەشێ بوونلەوە، بەڵام نەمکرد لەبەری بە پێویستم نەزانی بەڕاستی، یعنی هەستم کرد زۆر شتێکی لقێکی دیاریکرا و دوورە لە بابەتەکەەوە، بەڵام نەمزانی ئەمەی ئێستا ڕۆیاوە ڕاستی کە پێویستەکە بە تایبەتی لەسەر دروزەکان قسە بکەم. باشە، با بە خێرایی بگەڕینە دواوە. دوایەوەی نەوەکانی پێغەمبەر ئال البەیت عەلی کوڕی ئەبی تاڵب کە کوڕەکانی کە هەمویان نەوەی پێغەمبەرن، کوڕەکانی لە بەروی کوڕەکانی هەمووی لە فاتمەی زەهرا بوون کە کچی پێغەمبەرە، ئیتر لە حەسەنەوە بە تێپەڕین بە حسێن و بە زین العابدین و ئەڕوا هەتا جعفەری سادق. جعفەری سادق وەکو نەوەی شەشەمی پێغەمبەر، وەکو نەوەی شەشەمی پێغەمبەر، لەبەروی جعفەری سادق شەشەم ئیمامی با بڵێن شیعەیە، شەشەم ئیمامە. جعفەری صادق کە لە حەڵقەکانی تری شەباسم کردووە کە یەکێکە لە مهمترین ئیمامەکان کە ئەمەنە مهمە حەڵقەیەکی نێوەنجیرە لە بینی فقهی شیعی و فقهی سنیشە و تاکە فەقیهەیە کە یاخود تاکە ئیمامێکی شیعیە کە سنەکان احترامێگرن لە بەروی مامۆسای بەشە لە فەقیهە گەورەکانی سنەش بووە. باشە، ئیمامی جعفەری صادق کە دوو کوڕێبێ کە قەرارە ئیمامەت لە خۆیەوە بۆ کوڕەکانی هەمیان بە باوکو و کوڕە ڕۆن، کە قەرارە ئیمامەتەکەی نەقڵکا بۆ کوڕەکانی، دوو کوڕێبێ، ئیسماعیلێ بێ و موساشێ بێ. موسا ئەوەیە کە موسای کاظم، موسای کاظم مەرقەدەکەی لە بەغایە مەرقەدی موسای کاظم، یەکێکە لە ئیمامە مهمەکان کە ئیمامی حەوتەمە کوڕەکەی، بەڵام خۆی ئیسماعیلی کوڕە گەورەکەیەتی، یاخود ئیسماعیلی ئەو کوڕە بوو کە قەرار بوو بێ بە وەلی ئەحدی باوکی، بێ بە ئیمام لە دوای باوکی، و باوکی ناوی لێ نابوو وەوا تەرحێ کرد بۆ ئەهلی با بڵێن ئیسلام لەو سەردەمەیە کە ئیسماعیلی کوڕی جێگرێتەوە، بەڵام ئیسماعیل کۆچی دوایی کرد، کە کۆچی دوایی کرد ئیمامەت ڕۆی بۆ موسای کاظم، کە ئیسماعیل کۆچی دوایی کرد بەشێ لە لایەنگرانی جیهانی ئیسلامی شیعی لەو سەردەمەیە وەستان لەسەر ئیسماعیل وتیان ئیسماعیل نەمردووە چۆتە ئاسمان، ئیسماعیل قەرارە ئاخر ئیمام بێ و ئیسماعیل لە ئیسماعیلە ئیمامەت ئەوەستەیە و بڕۆیان بۆ هێنا کابێ چاوەڕێی ئیمامی تر نەکەن لە دوای ئەو، لەبەرەوەی ئیسماعیل بە مردنی چیرۆکی با بڵێن تەوریسکردنی ئیمامەتی وەستان و پێویست ناکە ئێمە لەسەر ئیمامیش کە بۆستین و دوای ئیسماعیل کەوتن وەکو ئیمامێکی بڕیار لێ دراو و وتیان ئیسماعیل ئیمامی حەوتەمە لە کاتێکە موسای کاظمی برای بوو بە ئیمامی حەوتەم. تەنانەت ئەمەنا وتیان ئیسماعیل ئیمامی حەوتەمە، ئێستا لە ئەدەبیاتی شیعەیە بە ئیسماعیلەکانە وترێ حەوتیەکان، چۆنەڵی ئیثنا عەشەری دوانزەیەکان، ئەمیش سەبعیە یاخود حەوتیە، ئەمانەی کە دوای ئیسماعیل کەوتون، کە ئەم حاڵەتە ڕوویە بەشە لە ئەهلی ئیسلامی شیعی بڕوایان بە ئیسماعیلە ناو ئیتر وەستانیان ئەم ئیمامەتە، ئەم زنجیرەیان وەستان، شتێک دروست بوو، تایفەیەک دروست بوو پێوترا ئیسماعیلیە، کە تا ئێستا هەن و تا ئێستا لە سووریا هەن، لە میسر هەن، لە جیهانە هەن و گروپی ئاینین پێیانەوترە ئیسماعیلیە، کە بڕوایان بە با بڵێن ئیمامە کانە هەتا حەوتەم. ئیسماعیلەکان ڕۆشتن بە ئیتجاهی میسر و ئەو جۆرە شوێنانەیە، تەمەنەوە کۆمەڵێک گوردەکاری ترە بۆ ڕۆشتن، بۆ ناچار بوون، عەباسیەکان بۆ ئەوانیان ڕاونا، بەڵام لەگەڵ موسای کاظم و لەگەڵ خەتەکەی تری ماڵی ئیمامە ڕۆشتن، لەگەڵ نەوەکانی ترا ڕۆشتن و مجامەلانەکردن تا گەیشتە ئەوەی کە بەشە لە کوڕەکانی تری، نەوەکانی تری ژن و ژنخوازیان لە بێنا دروست بوو و خەلیفەی عەباسیەکان خزمەتیەکردن و پارەی بۆ ماڵیان ئەنارد و هەندێ مەرقەدی بۆ دروستەکردن و تا گەیشتە ئەوەی کە ئاخر ئیمام کە محەممەدی مەهدیە کە
ئیمامی غایبە و دیار نییە سەردابەکەی خەلیفەی عەباسی ئەی پاراست و دیفاعی لێ کرد. بارحاڵ ئەمان ئیسماعیلیەکان کەوتنە ناکۆچی و ڕۆشتن لە قەڵەمڕەوی عەباسیەکان دوور کەوتنەوە کەوتنە منطقەی میسر و ئەوانە لە دواییە چۆنەڵی تووشی شەڕ و ناکۆچی بوون لەگەڵ عەباسیەکانە و یەکەم جار کەوتنە منطقەی تونس و مەغریب و ئەوانە لەوێ لە تونس شارێکیانەیە سژناوی شاری مەهدیە بە ناوی ئیمامی غایبی مەهدیەوە ناویان ناوە لەوێ بوون و لە دوایە قوتیان پیا کرد و هێزیان پیا کرد و پەلاماری میسریان ناو لە میسر سەیطرەیان کرد بەسەر حکما لە میسر و دەوڵەتێکیان دروست کرد ئەم ئیسماعیلیانە دەوڵەتێکیان دروست کرد ناویان نا دەوڵەتی فاتمی بە پشبەستن یاخود بە ناوی فاتمەی ژنی ئیمامی عەلی کە کاتە فاتمەی کچی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ دەوڵەتەکان نانا دەوڵەتی فاتمی طبعا بەوەش خۆیان جا کردەوە لە عەلەویەکان بە ناوی ئیمامی عەلیەوە ناونرابن ئەمان حەزیان کرد بە ناوی فاتمەی کچی پێغەمبەرەوە دەوڵەتەکان ناو بنن لەبەرەوەی پێیان وابوو مناڵەکانی با بڵێن نەوەکانی عەلی لەویایە مهمن کە نەوەی پێغەمبەرن کە نەوەی پێغەمبەرن لەویان مهمن کە نەوەی فاتمن طبعا ئەوە شتێکی جوانی شەخصیەتێکی جوانە کە بە ناوی دایکەوە دەوڵەتەکان ناوناوە نەک وەکو عەلەویەکان لە سووریا بە ناوی باوکەوە کە ئیمامی عەلیە. بارحاڵ دەوڵەتی فاتمیان دروست کرد دەوڵەتی فاتمی دەوڵەتێکی ئیسماعیلیە کە لە خەتیشی ئیمامەتی شیعیەوە جابوونەتەوە بۆ لەبەرەوەی ئیسماعیل کە کۆچی دوایی کرد گروپێک لەگەڵگا ڕۆشتن لە ئیمامی حەوتە ماوەستان اعترافیان بە ئیمامەکانی دوای ئەوان نەکرد کە پێیان وترێ ئیمامەتی 12 ئیمامی کە ئێران ێستا بڕوای پێێتی ئێران دەوڵەتی 12 ئیمامیە کە لە دوای موسای کاظم ئیمامەکانی ترە هەتاوەکو هادی و عەسکەری و ئینجا لە ئاخیرە محەممەدی مەهدی کە ئیمامی 12 هەمیە ئەم خەتی جعفەری یاخود 12 ئیمامی هی ئێرانە بەڵام ئیسماعیلیەکان لە حەوتە ماوەستان و دەوڵەتی فاتمیان دروست کرد دەوڵەتی فاتمیان کە دروست کرد ساڵی 1000 تقریبا ساڵی 900 شتێ پێشە بێ بە 1000 بە میلادی قساکە من ساڵی هیجریوانە زۆر بە دەقیقی تەرکیزم نەکردووە کە دەوڵەتی فاتمیان دروست کرد یەکێک لە حاکمەکانی دەوڵەتی فاتمی کە ئەتوانین بڵێن مەشهورترین حاکمی دەوڵەتی فاتمیە کابرایەک بوو ناوی حاکم بئەمر الله واتە حاکم بە فەرمانی خودا طبعا ئەمە ینی ئیدعایەکی زۆر گەورە بوو کە ئەم برادەرە کردی کە لەقەبی خۆی ناونا حاکم بئەمر الله ئەم خەلیفە با بڵێن ئەم پاشا فاتمیە کابرایەکی زۆر مشتومڕ هەڵگرە لە مێژووی ئیسلامە قسەی زۆر لەسرە دراساتی زۆر لەسرە دوو ڕەئی زۆر ناکۆکی لەسرە سوننەکان پێیان وایە پیاوێکی شێتی سەرکێشی غەریب الئەطواری سیر و سەمەرە بووە توموتیش بووە دڕق بووە تۆمەتیشی زۆر لەسرە ئەوە سەرچاوە سوننیەکان بەڵام کاچیتە سەر سەرچاوە شیعەکان و تا ڕادەیەگە چیتە سەرچاوە نائیسلامەکانی ئەو سەردەمەی مسرۆوانە بەعکسەوە لە ئەنگڵەیەکی کەوە کە سەیرەکەی پاشایەکی مشتومڕ هەڵگرە ڕاستە توندە ڕاستە شتی سیر و سەمەرەی هەیە بەڵام پاشایەکی زۆر زیرەکە و پاشایەکە هەندێک بڕیاری هەبووە پێش سەردەمەکەی بووە و لە بەرژەوەندی زۆر توێژی ئەرستۆکراتی و سەردەمەی یاوە و زۆر لایەنگیری فەقیر بووە بەڵام بەهۆی ئەوەی کە لایەنگیری فەقیر بووە بە شێوەیەکی ئەکستریم بڕیاری یاوە کە مەسەلەن دەست بەسەر هەندێ بەرژەوەندی خەڵکی سەرمایەدارە بگرێ بیا بە فەقیر مەسەلەن لە بەرژەوەندی کۆمەڵێک خەڵکی ئەو سەردەمەی یاوە بە شێوەیەکی زاڵمانە بەڵام ڕۆبن هودیانە یعنی لایەنگیری فەقیر بووە ئەوەی کە شەرعیەتەی بە خۆت کە تعدا لە زەلامێکی دەوڵەمەند بکەی بە ناوی ئەوەی کە سەرۆتەکەی بەهەژارێک کە ئەم عەقلێتە ڕۆبن هودیە قبول کراو نییە بەڵام دایم تۆزێک شۆڕ جێران و جوانە لە مێژووە کە
باسەکرێ. بەرحاڵ پاشایەکی مشتومە هەڵگر بووە، ئەوەی بە عەرەبی پێوترێ مثیر للجەدەل بووە. حاکم بێئەمرالله بە 11 ساڵیە بێ بە حاکم، لەبەری باوکی کۆچی دواییەکە، وەکو هەموو مناڵێک کە پێشەوەی بێ بە 18 ساڵ بێ بە حاکم وەسی ئەبێ مەجلیسی وسایی بۆ دانێن بۆی ئەوان لە بریابیرکەنەوە. ئەم ڕەمزیە بێ هەتا 18 ساڵی دەسەڵاتی تەواتی وەرەگرێ، وەکو مەلیک فەیسەڵی خۆمان لە عێراق، مەلیکە پشکۆل کە عەبدولئیلاهی خاڵی وەسی عێراق بوو هەتاوەکو بوو بە 18 ساڵی پێما بێ 53 هەتا 58 کە ئەو غەدریان لێ کرد کوشتیان. بەرحاڵ ئەویش بە 11 ساڵی بۆ بە پاشا لە دواییە طبعا بە مەجموع 24 ساڵ پاشا بووە، 24 ساڵ حاکم بووە، خەلیفە بووە، چێشی ناوانی حەسەب با بڵێن ڕیوایەتی ئیسلامی، مستەڵەحاتی ئیسلامی خۆی. لە ماوەی ئەم 24 ساڵەیە بەهۆی ئەو مامەڵە سەیر و ناکۆک بەیەک و توندانەی کە هەی بووە، کۆمەڵێک ناڕەزایەتی لە ژێر دەسەڵاتیا دروست بووە. کابرایەک ئەبێ بە یەکێک لە کەسە ناڕازیەکانی کە ئێوێت گروپێکی دینی جا لە قەڵەمڕەوی ئەوە دروستکە و وردە وردە لە پەناوە بە شێوەیەکی نهێنی خەڵک لە خۆی کۆکاتەوە و دەعوەیەکی تایبەت بە خۆیەکەم. کابرایە ناوی حەمزەی بن عەلیە، حەمزە بن عەلی. ئەمە ئەتوانی بڵێ ئیتر ئەمە مؤسسی دورزیەکانە، مؤسسی فکری دورزیە، مؤسسی فقهی دورزیە، یاخود دامەزێنەری ڕێگاکەیە، ڕێڕەوەکەیە کە دورزیەکان لەسەری ڕۆن. ئەم حەمزە بن عەلیە ئەکەوێتە ناکۆچی لەگەڵ پاشا، لەگەڵ حاکم بێئەمرالله. طبعا حاکم بێئەمرالله یەکێ لە شتە سێر و سەمەرەکانی ئەوەیە بۆ یەکە من جارەیەوێت حکمەکە نەقڵ نەکا بۆ کوڕەکەی، کامەش هەر تۆزێک یعنی سەیرە و جوانیشە، یعنی یەکێکە لە حرەکە جوانەکانی کە کەلعادە بۆ هەموو حاکمێک ئەبێ بە سەریەشە بۆی خوشکەکەی و کۆمەڵێک لە عایلەکەی ئەکەونە مؤامرە لەسەر حاکم بێئەمرالله، لەبەری پێیان وایە ئامۆزایەکی خۆیەکا بە حاکم. ئیتر مؤامراتوانە ڕۆیە لە حرم سەراکەی و قەڵەمڕەوێکەیە. جارێک ئێوارەیە گێتە دەرێ بە سواری کەرێکە ئەسپێکە نازانم، یێتە دەرێ بە حساب بە تەنیا بچێ تەئەمولکە، بچێ بۆ دەش، بۆ شاخ، بۆ دۆڵ، بۆی وەکو گەشتێکی خۆی، وەکو وەرزشێکی ڕۆحی خۆی بە حساب. ئەمە لە کەوانەیە کامەیەکێکە لە ڕیواتەکان بچێتە دەرێ ئەم حاکم بێئەمراللهە دیار نامێنێ و ناگەڕێتەوە، تا ئێساش ناگەڕاوەتەوە. طبعا ئەم نەگەڕانەوەی یەکێکە لە چیرۆکەکان. چیرۆکیشکە ئەوەیە کە هەر یەکەم ڕۆژ کوشتویانە، بەڵام هاوکات لەگەڵ چیرۆکی کوشتنی ئەم چیرۆکی نەگەڕانەوەی و دیارنەمان و اختیفایی پاراڵێڵ هاوتەریب لەگەڵێکە ئەم دوو ڕێوایەتە تا ئەسا هاتووە لە مێژووە. طبعا دوایەڵێن دوای 4 ساڵ کەسێک دان بەوایانێک کە کوشتوێتی وە جلەکەی بە خوێنەوە ئەدۆزنەوە، بەڵام تەرمەکەی نەدۆزراوەتەوە تا ئێستا. ئەم دیارنەمانەی صفەتێکی بەقوتری ئاياتێ لەوەی کە لە زیندوێتیا هەیبووە. لە زیندوێتیا پیاوێکی مهم بۆ ناوی ئەوە بووە کە وەکو باسمان کرد بە فەرمانی خوا حکمی کردووە و لایەنگری زۆر هەبووە و خەڵکێکی دژی بووە و خەڵکێکی زۆری خۆشویستوە، یعنی لەو کەسانە بووە کە حەدی وەسەتی نەبووە، بەڵام نوعی مردنەکەی و ئەو هینەی بۆی دروست کراوە و کارما و هالەی بە دەوریانە دروستیان کردووە، گەیاندویانەتە شوێنێک کە بەنوع لە نوعەکان صفەتێکی عیساییانەی ئێنێ، صفەتێکی مەهدیانەی ئێنێ، وەکەوەی کە خوا بردێتەوە لای خۆی و دەستی ڕێزی لێنا و لە عالەمی غەیبە و ڕۆحی کێشراوەتەوە لەلایەن خوا بۆ مەبەستێک کە خوا خۆی ئەزانێ و یعنی وەڵحاصڵ صفەتێکی خوداوەندی یاخود ڕەزامەندیی خوداوەندیان یاوەتێ. ئەم حەمزە بن عەلیە وردە وردە تەوژمێکی دینی جاکاتەوە بە متەئەسیربوون بە هەندێک ئاین و هەندێک تێڕوانینی تری ئاینی و سۆفی و فەلسەفی ئەو سەردەمە کە ئەمە مۆزوعەکەیە کە ئەمێ سەرنجتان بۆ ڕاکێشم. ئەو مۆدێلەی کە حەمزە بن عەلی لە بدایەتی دینی دورزیە دروستیەکە
کەمتر لە ئیسلامە چێ زۆرتر لە دینی غنووسەکانە چێ لە تێڕوانینە ڕۆحانەکانی یۆنانیەکان و لە تێڕوانینی هەندێک فەلسفەی ئیغریقی و هەندێک متەئەسیر بوون بە هندۆسیەکان و تۆزێ بە زەردەشتی ینی کۆلاجێکی تەواو جیاوازە لە فکری ئیسلامی بە دووسێ دلیل ئەمانەی پێتانەڵێم شتە ئەساسیەکانن مەبدەیەکی تایە لە تێڕوانینی دورزیەکانە تێڕوانینی ئاینیانە کە ئەمانە بڕوان بە کۆپی بوونەوەی ڕۆح هەیە ئەوەی کە ڕۆح بە شێوەیەکی زنجیرەی کۆپیە بێتەوە لە جەستەکانە ئەوەی پێوتە تەناسخ الئەڕواح تەناسخی ئەڕواح تەمان پرەنسیپێکی دینی دێرینە لە کۆمەڵێک ئاینە هەیە تەڵزمەکانی لە مەسیحێتە هەیە لقی گەورەی لە ناو هندۆسیا هەیە لە بوزیا هەیە بەڵام ئەم پارچەی کە پەڕیوەتە ناو فقهی با بڵێن دورزیەوە یاخود تێڕوانی دورزیەوە لە تەناسخی ئەڕواح ئەو مۆدێلەیە کە ڕۆح لە دوای مردنی جەستە کە کەسێک ئەمرێ ڕۆحی ئەچێتە جسمی یەکێکی ترەوە ئەگەر ئەو کەسە لە جسمەکەی پێشتریە کەسێکی خراپ بوو بێ ئەو ڕۆحە لە جسمە تازەکەیە هەوڵەیە خۆی پاکاتەوە لەوەی پێشتر ئەچێتە جسمی یەکێکی تری باشەوە ئەگەر لەم جسمی ئەمە باش بێ چێتە جسمی یەکیشکەوە کە خراپێ بۆی ئەم باشکە یعنی پرۆسەیەکە پرۆسەی ئەم ڕۆحە هەوڵەیە بە بەردەوامی بگا بە کەماڵ بگا بە پابوونەوەیەک بگا بە لە پرۆسەی پەرەسەندنی ئاڵوگۆڕی خۆیان لە جەستەکانە بگا بە شوێنێک کە لەوە نزیک بێتەوە کە خوا ئەوێ کە ڕۆحێکی پاکی دوور لە هەڵە و دوور لە با بڵێن گوناه ئەمە بۆیە ماڵێم لەبەری مۆدێلێکی تری تەناسخی ڕۆحمانەیە لە ئەدیانی هندی و هندۆسیا بە تایبەتی ئەوژەوەیە کە ڕۆحەکە دەرەچێ لە جسمێک شەر نییە بچێتە جەستەی زیندوی یەکێکەوە ئەچێتە جەستەی حیوانێکەوە ئەچێتە جەستەی جەمادێکەوە ئەچێتە ناو بەردێکەوە یعنی ئەمان خەتێکی تری تەناسخی ڕواحەکە ئەمەش فەلسفەیەکی تری لە پشتەوەیە بۆ لە شوێنێکە ئەچێتە بەردێکە و جامە دەبێ بۆ لە شوێنێکە ئەچێتە درەختێکە و ئەوەستەیە لە جوڵە لە شوێنێکە ئەچێتە حیوانێکە و کەم حیوانە کۆمەڵێک چالێنج و کۆمەڵێک عەزاب و کۆمەڵێک جوانی و ناشرینی خۆی هەیەەوە مۆزوعەکەمان لەسەر کۆپی بوونەوەی ڕۆح نییە ئەو پرەنسیپە نیە بەڵام لە ئەوەی کە مەبەستمە بیڵێم ئەوەیە کە لە دینی دورزیە بە ناوی بنین دینی دورزی یا لە عەقیدەی دورزیە لە بیرروباوەڕی دورزیە و کەلیمە باشترە بیرروباوەڕی دورزی تەناسخی ئەڕواح هەیە کە لە ئیسلاما نییە لە ئیسلاما تەناسخی ئەڕواح ئەچێتە چوارچەوەی کفرەوە هەر بۆیە ئیبن تەیمیە لە کتێبەکەیە جەمعی فتاویە کتێبێکی بە ناوەکەی بە غەڵەت نەڵێم والحاصل ابن تيمية لە کتێبەکەیە مجموع الفتاوی بیرروباوەڕەکەیان بە پشبەستن بە پرەنسیپی کۆپی بوونەوەی ڕۆح بە کفرەزانێ و بە کافریان لە قەڵەمەیە بۆ لە بری لە ئیسلامە تێڕوانینەکەوەیە کە ڕۆح لە یەک جسمایە وەکە کە جەستەکە ئەمرێ خوا هەڵە کێشێتەوە بۆ ئاسمان وەڕایەگرێ هەتا زیندوو بوونەوە بۆیە مەبدەئی تەناسخی ڕۆح بە تەواوەتی هاودژە لەگەڵ تێڕوانینی ئیسلامە لەسەر مەسلەی ڕۆح و ڕۆح هەڵکێشان خاڵێکی تری تێڕوانینی با بڵێن بیرروباوەڕی دورزیەکان ئەوەیە کە دورزیەکان بیرم کەوتەوە دورزیەکان مەبدەئیشیان هەیە کە لە دوورە لە ئیسلامەوە ئەویش متەئەسیربوونیانە بە ئیسماعیلیەکان چونکەوان لە ئیسماعیلەوە هاتوونەتە لە ناو ڕەحمی ئیسماعیلیەوە هاتوونەتە دەرێ کە ئیسماعیلیە خۆی حرەکەیەکی باتنیە یعنی حرەکەیەکە چۆنەڵی ناوەچیە ناوسکیە بە دیوی ناوەوەی ئینسانە نەک بە دیوی دەرەوەی ئینسانە و جوڵانەوانی کە لە ناوەن و با بڵێن
پرەنسیپەکانیان و عادات و تەقالید و شعایرەکانیان ظاهرینین و لە دەرەوەنین ئەوانە و عقایدانن کە پێیانەوترێ باڵتنی کە ئەچێتە خەتی سۆفیگەرێتی و خەتی عرفانی و خەتی باڵتنی و ئەم جۆرەشتانەکەەوە تەمان کۆمەڵێک پرەنسیپی تری لێ بێتەوە تۆ کە باڵتنی بووی يعني زۆر بەلاتەوە مهم نییە مۆزوعی شعائر و عیبادەت بەو معنە ظاهریەی کە لە ئیسلامە هەیە یعنی وان بۆ نوێژ و ڕۆژ و ئەو شتانە بە عیبادەتی ظاهریە زانن واتە بە عیبادەت واتە بە شکلی ئەزانن نوێشەکەیت و ئەوەستی و دەسەکەی چەپەخیتە سەر ڕاست و ئاواکەیت وە بێ پشتەوا بێ کوپێ لە پشتۆدارێ ئاواکە نڕژێ و ڕێک بیتەوە و بە گۆشەی ئەوەوە یعنی پیان وایە ئەم شتانە ڕەبتی بە عیبادەتکردنی خوا و بڕوابوون بەخوا و بە تێگەیشتنی قوڵ لە گەورەیی و مەزنی خوا و لە چیرۆکە گەورەکان هیچ ڕەبتی بەم مۆزوعەوە نیە ئەمە شتێکی شیعاراتیە و وزەی ئینسانە باتە ناو هەندەسەی عیبادەتەوە نایباتە ناو فەلسەفەی عیبادەت خۆیەوە ئەمە ژێکێکە لە شتەکانیان کە بەتەواتی جیهانەکاتۆ لە ئیسلام لەبەری ئیسلام یەکێ لە پرەنسیپە هەرە مهمەکانی ئەوەی کە پێوترێ یەکێ لە کۆڵەکەکانی بریتە لە مۆزوعی نوێژ و ڕۆژ و عیبادەتەکان باش طبعا دۆنا و دۆن ڕاستە با بینە سەر لاخیرا بینە سەر دورزەکان ئیتر چیرۆکە مێژویە ئەمە تەمان ئەم جیاوازیە دروستە بێ ئەم جیاوازیە ئەگاتە ئەوەی کە فاتمەکان ئەڕوخن ئەم نقطەیە زۆر میمە ئیتر ئێستا شتەکان وازەح بێتەوە بۆتان فاتمەکان ئەڕوخێن چیان ڕوخێنێ لەسەر دەستی برادێکی ئێمە ئەڕوخێنرێن کە صلاح الدین ئەیوبیە صلاح الدین ئەیوبی وەکو فەرماندەیەکی ئەو کاتەی سەلجوقیەکان و یاخودە بە یارمەتی زەنکیەکان لە حەلەب و ئەوانە نورەدین الزەنکی و ئەیترەوە الحاصل وەکو فەرماندەیەکی ئیسلامیەت لە بەری ئەملاوە یەت بۆ مسر و لە قاهرە فاتمەکان ئەشکێن کە فاتمەکان ئەشکێن صلاح الدین ئەیوبی دەوڵەتێکی تر دروستەکە لە میسر و ئەزهەرە گرێ تەمەن ئەزهەر جامعەی ئەزهەر فاتمەکان دروستیان کردووە و یەکەم مەدرسەی ئیسلامیە کە بە شێوەیەکی منهەجی با بڵێن وانەی ئیسلامی تیا خوێنرێ حاکمیشی فاتمی دروستی کردووە صلاح الدین ئەیوبیەت و ئەسەر کۆنتڕۆڵەکە و ئەسەر هەر بە ناوی هینیشەوە ناونراوە بە ناوی فاتمەی زەهراوە ئەزهەر دەرەجەی مقارنەی زەهرا یعنی ئەزهەر ئیتر ئاخیری زۆهرەکە بەهەرحاڵ دەوڵەتی فاتمە ڕوخێ صلاح الدین ئەیوبی کە فەرماندەیەکی ئیسلامی زۆر بەناوبانگە و پیاوێکی زۆر ئازا بووە وەکو پیاوێکی ئازای کوردی موسڵمان چۆتە ناو مێژووە بەڵام هەموو سەرچاوە مێژوویە دەقیقەکان ئەوانەی کە دوورن لە ئایدۆلۆژیاوانە و باسیەکەن کە حاکمێکی زۆر بەقوتی ئازایە بەڵام توندڕەو بووە و دەسەڵات خواز بووە کە بەوردی شتەکانی لێکەیتەوە ئەسڵەن سەبەبی لە ناوچوونی دەوڵەتەکەشی هەچەند ئەمە کوردە ینی ئەبێ لە سەر و یعنی ئەو مەبادیانەوە بیر بکەینەوە ینی مێژووەکو خۆی باسکەین بە ئەمانەتەوە ینی ئەم شتانە باسەکەمانامی سەرچاوی مێژووی و زانستیە مەسەلەن من یەکێ لە مەزدەڕەکان بۆ دراسەکردنی مێژوو لەلام بریتە لە کتێبەکانی کەمال سەلیبی پرۆفسۆر کەمال سەلیبی پرۆفسۆرێکی بەناوبانگی عالمیکی مێژوویە لە جامعەیە ئەمریکی لە بەیروت ڕئیسی قسمی دراساتی ئاینیە و حەزەکەم بچنە سەر کتێبەکانی یعنی معتەبەرە وەکو مێژوونووسێکی زانستی بەناوبانگ کە
پسپۆڕێکەشی لە مێژووی ململانی ئاینیەکانەیە. بارحاڵ سەلاح الدینی ئەیوبی هەرەکو قەوسێکی بچووک سەربارەی کە پیاوێکی زۆر مهمە، بە تایبەتی ئەوەی بۆ حسابەکە قودسی ڕزگار کردووە لە دەستی سەلیبیەکان و بۆ یەکەمین جار قودس لەسەر دەستی ئەو ڕزگار بووە. بەڵام مۆدێلی ئیشکردن و حکومڕانێتیەکەی هەر خۆی بوو بەمای ئەوەی کە قودس لە دەست باتەوە. ئەم نقطەیە زۆر میمێمە، ئەمانی کە ئایدۆلۆژین و شتەکان لە یەک سایدەوە بین و ئەو بەشە هەڵەبژێرن لە چیرۆکەکە کە خۆیان دڵیان پێخۆشە و هەڵەیەکی لۆژیکیەکەن بۆ سێرکردنی دنیا کە ئەویش ئەو هەڵە لۆژیکیە بەناوبانگەیە کە پێوترێ confirmation bias، ئەوەی کە لایەنگیری معرفی خۆتی ئەو بزانیاریە هەڵەبژێری لە مێژووە کە تەییدی ڕائە پێشوەختەکەی خۆتەکە. واتە تۆ ئەمە یەکێکە لە مەشهورترین مشکلەکانی ئینسان کە هەست کەسێ بتوانێت سەیطرە بکە بەسەرم گرەیە لە خۆیە، کە گرەی ئەوەیە پێوترێ عقدەی ئینحیازی تەئکیدی بە عەرەبی وای پێوترێ. یعنی تۆ هەمومان بۆ نمونە پێشوەخت ڕێیەکمانەیە و حەزمان لەو ڕێی خۆمانە و کڕکەوتون لەسەر ئەو ڕێی خۆمان بە شێوەیەکی بۆ ماوەی بۆمان هاتووە و ئاشتیشی بۆ دروست کردوین، هەز معلوماتێک بەر ئەم ئاشتیە بکەوێ و ئەم تەسەورە پێشوەختە دڵمە بووەمان لێتێک بە بەرگەی ناگرین و ڕەتێکینەوە و هەوڵەین بەشی ئەوە بە دوای زانیاریە بگەڕین کە معلوماتێ بێنین ئەوەی ئێمە تەئکید کاتەوە، بەشی ئەوە لە شتە دەرێنین کە بێتە خزمەتی بۆ چوونە پێشوەختەکەی خۆمانەوە و حقایقەکانی تر لابین. ئەمە عقدەیەکە نوعێکە لە لایەنگیری فکری کە ئینسان بە ئۆتۆماتیکی تایەتی لەبەری ئینسان مێشکی ئینسان وای شەکا کە خۆی دایم هادی ئەکاتەوە و خزمەتی خۆی بکاوە خۆی لەسەر ێشە لابەرێ. لەبەری ئینسان ئێوێ وزە زۆر سرف نەکا بە طبیعەتی لە تەتەوری بایۆلۆجیا ئینسان وای لات و حەزەکە وزە زۆر سرف نەکا، لەبەری لە 20 تا 25 وزە ئینسان مێشکەی بە بۆیە بۆ سەیفکردنی وزە دایم خۆی بە دوورەگرێ لە بیستنی شتێک کە حەزی لێی نییە. بۆی ئەو خەریتەیە کە لە مێشکە هەیە و دەڵەمە بوو بۆی ماوەتەوە لە مەکتەب فێریان کردو و مەلایەک پێوتوە و باوکی لە مەجلیسێکایەتی بەگوێە هەر لەسەر ئەوە بڕوات و کۆپی کاتە و مناڵی ببێ ئێژۆی پێ بڵێت و هەرو خواردنە بخۆن و هەر برنج و فاسۆلیاکە بێ و ئیتر پیان وا بێ خەڵکی ڕەش کەمترە و جوولەکە وایە و ئەجنەبی ئەخلاقی نییە و سینی پیسپۆخڵن و ئەمە مشکلەی هەموو بەشەریەتە، هەموو کۆمەڵگەیەک کە بە شێوەیەکی بۆ ماوەی ئەفکاری بۆ مێنێتەوە نەوەکانی و ڕۆڵەکانی ناوی بۆ ئەوەی لەسەر ئەو میراتە بڕۆن و مێشکان نەخەنە ئیش هەموو ئەو زانیارانی کە بۆیان هاتووە هەروانە نەقڵەکەنەوە و هەچیەک دژیەوە بێ یەکسەر ئۆتۆماتیکی یاسایەک بەکارێنن کە پێوترێت confirmation bias کە هەڵەیەکی لۆجیکیە کە ئەویش بریتە لە بینینی ئەو شتەی تەنها کە حەزلێتی و پەنابردن بۆ ئەو زانیاری کاچێتە خزمەتی ڕاکەی پێشوەختەوە. بۆ نمونە ئێمە ئێستا حەزمان لەوەیە سەلاح الدینی ئەیوبی کە کوردە و حەزمان لەوەیە ئیسلامی شاڵین ئیسلام و کورد کەواتە کورد بە پێگەیەکی هەبێ لە ئیسلامە تەواو سەلاح الدینی ئەیوبی ئەوەی پێی بڵێ پیاوکوژە کفری کردووە، ئەوەی کە فەقری پێوەنەکە هینی کردووە پێیجە دروستەکە بەناوی سەلاح الدینی ئەیوبیەوە توانی ئەمانە هەمووی بکەیە، توانی بڵێ سەلاح الدین پیاوێکی ئازای مهم بووە، شتوانی و ڕاستیە بینی کە سەلاح الدین قودسی ڕزگار کردووە. بەڵام سەلاح الدینی ئەیوبی ئەمەیە ئەم سایدەشەکە من پێتەڵێم ئەبێ ئەمەش قبوڵکەی بۆ ئەوەی دیمەنەکە بەڕاستی ببینین کە ئەویشەوەیە سەلاح الدینی ئەیوبی دوایەوەی کە فاتمەکانی ڕوخان و حکمی گرتە دەست لە قاهرە 5 والی دانا لە 5 منتەقەی جیاوازە لە ئەردن و یەمەن و مصر و ئەو منتەقانەی چواردەوری 5 والی دانا، سیانیان کوڕی خۆی بوو، دوانیان دانەیەکیان برای دانەیەکیان برازای. تۆ سێری ئەو مەحسوبیەتەکە، تۆ سێری ئەو بنەماڵەیەتیەکە لە سێ کوڕەکەی خۆی ئەفزەڵ و ظاهر و عەزیز، هەر سێ کوڕەکەی کە هەرسێکیانی کرد بەوالی لە 3 منتەقەی جیاواز، لە ئیشانی لە حەلەب دانایەکیانی لە قاهرە دانایەکیان لە منتەقەی ئەردەنوانە دانا و براو برازاکەی عادلی برای و محەممەدی کاملی برای برازای کار 5 دانا قودسی ڕزگار کرده بوو، بەڵام
لبروي أم حركة بنماليتي أم محسوبيتي يكرت كسلانية وبلن محسوبيت يعني قندلينية يعني محسوبيت وخزماتي وأنا اشتيكي ترى لو أنا عندي كان تفسيري تام بو بينته بلام لهمو قاموس سكاني هەوەی کە پێ وترێ قاموسی چاکسازی و تەماشاکردنی گەندەڵی ئیداری لە هەموو نظامێکی سیاسی و ئیداریە خزمایەتی و مەحسوبیەت برای گەندەڵیە و ڤێرژنێکی تری گەندەڵیە لەبەرەوەی بریتیە لە خستنە خوارەوەی پاروو لە دەم بۆ کۆش و ڕاستپاردنی ئەرکە بە خەڵکانێک نەک لەسەر بنەمای کەفا بەڵکو لەسەر بنەمای خوێن و بریتیە لە نەقڵکردنی دەسەڵات بە شێوەیەکی بۆ ماوەیی لەسەر بنەمای باوک و کوڕێتی. ئەم مەبدەئە عەکسی ئەسڵی ئیسلام خۆشێتی بۆ زانیاریتان، یعنی یەکێ لەو شتانەی کە لە فترەی خلافەتی ڕاشیدیە جوانە، یەکێ لەو شتانەی کە من زۆرم لا جوانە لە فترەی خلافەتی ڕاشیدیە بریتیە لەوەی کە ئەو مەجموعە خەلیفەیی یەکەم ئەبوو بەکر، عومەر، عوسمان، عەلی هەر چواریان ئەبوو بەکر، عومەر، عوسمان، عەلی هەر چواریان بزەڵت هیچی نە برای یەکتری بوون نە باوک و کوڕ بوون، تەنانەت هیچی یعنی نە پورزانە ئامۆزانەی یەکتری بوون، ئەسڵەن هەمووی لە ڕاستە هەمیان قوڕیش بوون و لە منطقەیەکا بوون، بەڵام هەمووی لە قەبیلە و لە خێڵی جیاواز بوون. ئیمامی عومەر لە بەنی قوسەی بوو، ئیمامی بەکر لە خەلیفە بەکر لە ئیبن تەیم بوو، لە عوسمانی کوڕی عەفان لە ماڵی ئەمەویەکان بوو، عەلی کوڕی ئەبی تاڵب لە ماڵی هاشمیەکان بوو. ئەسڵەن جیاوازیەکانیشیان جیاوازی لە ڕووی چینایەتی و لە ڕووی تەبەقاتی و لە ڕووی ئابووری و تەنانەت لە ڕووی پێگەی کۆمەڵایەتی و ئانەشەوە هەمووی لە یەک جیاواز بوو، یعنی سەر بە یەک کاست نەبوون. یعنی ئیمامی با بڵێن خەلیفە ئەبوو بەکر سەر بە ئەو بەنی تەیم و ئەوانە بوو کە لەسەر خوێنەوارەکان حسابوون کە شیعریان لەبەر بوون و خەڵکی ئەفەنگی بوون، وەکو بڵێن میرزای ئەو سەردەمی خۆیان، یعنی کە خوێنەوار بوون ئەهلی شیعر و حکمت و مەجلیسی کۆمەڵایەتی وانەیان هەبوو. لەم لاوە ئیمامی عومەر ڕەزای خۆیان لێبێ، ئیمامی عومەر سەر بە وەکو بەنی عودەی ئەوانە سەر بە خێڵێک بوون کە لە قەراغی مەکەیە ژیان و یعنی گەڕەکەمووی مەکانیان بەرنەکەوت بوو، تۆزێ هەژار بوون، جەنگاوەریان نەکرد و بەریدیان نەبرد و شەڕی و شتیان نەکرد و یعنی هەندێک بۆ هەندێک ئەرک ڕاستپێران کە زیاتر ئەچۆ چارچێوەی هەندێک ئەرکەوە کە کەمتر بوو لە پێگەی خێڵەکانی تر. مثلا ماڵی عوسمان خۆی سەر بە بنەماڵەیەکە لە ئەمەویەکان کە پارەدار و ئەرستۆکرات بوون. ئیمامی عەلی کە لە هەمیان نازدارترە، ڕاستە ئامۆزای پێغەمبەرە، بەڵام سەر بە هاشمیەکانە کە ئەمان پێگەیەکی کۆمەڵایەتی و دینی و بەڕێزیان هەیە کە زیاتر لەسەر و گروپە حسابن کە ئەشرافن، یعنی سمعیان هەیە. ئەمانە هیچی خزم و برادر و برا و با بڵێن باوک و کوڕ نەبوون. ڕاستە ئیمامی عەلی ئامۆزای پێغەمبەر بوو، بەس ئەگەر بە ئامۆزایەتی بووایە ئەبوایە دوای پێغەمبەر ئەو بکرایە بە خەلیفە، بەڵام ئەو نەکرا بە خەلیفە، بۆ لەبەرەوەی مەقایسی تر ئیشی کردووە. مەبەستم چییە؟ یعنی ئەمەی ئەم برادەرەی ئێمە سەلاحەدینی ئەیوبی ئەم خزمایەتی کە کردی بوو بەمایی کە ئەوەی سەری قودسی خوارد و جارێکی کە خۆی کۆچی دوایی کرد، عادلی برای بوو بە حاکمی دەوڵەتی ئەمەوی، عادلی برای پەلاماری کوڕەکانی سەلاحەدینی ئەیوبیە، دانە بە دانە دەریکردن کەوتە جانیان کە خۆی کۆچی دوایی کرد. محەممەدی کوڕی هاتە شوێنی، تەمەنەوە سێ کوڕی هەبوو، عادلی برای سەلاحەدینی ئەیوبی سێ کوڕی هەبوو، ئەویش یەکیان ناوی موسا بوو، یەکیان ناوی عیسا بوو، یەکیان ناوی محەممەد بوو، واتە بە ناوی هەر سێ پێغەمبەرە ئیبراهیمێکە. موسى أشرف، عيسى نازانم چی لقبێک، و محەممەد الكامل. محەممەدی کامل کە
پەلاماری کوڕەکانی ئەویاننا دوایی خۆیان سەیتەیان کرد لە ناو کوڕەکانی عادل خۆیان دوایی بوو بە ناکۆچی کە بوو بە ناکۆچی یەکێ لە براکانی محەممەدی کامل هەستا اتفاقی کرد لەگەڵ فریدریکی دووهەمی حاکمی سقلیە و سیسیلیە ئەوانەی با بڵێن سەلیبیەکان با بڵێن خاچپەرستەکان براکەی یعنی برازاکەی سەلاحەدینی ئەیوبی هەستا لە دژی براکەی هاوپەیمانەتیشی کرد لەگەڵ خاچپەرستێکە کە فریدریکی دووەم بوو کە حاکمی سیسیلیە بوو لە جنوبی ئیتاڵیا بۆ ئەوەی قودسی تەسلیم کە لە ڕقی براکەی ئەوە بوو قودسی تەسلیم کرد و بۆ ئەوەی مووقفی براکەی زەعیف بێت و ئەویش دوایی وردە وەسعەکە وای لێ هاو هەمیان پێکەوە شکان و ئەوانیش بوونەوە بە خاوەنی قودس و هێستا هەتا ئێستا قودس هەر لە دەستی ڕاستە مەسیحەکانانیە لە دەستی جوولەکەیە یعنی خراپتر نەتیجەکە بۆ ئیسلام بەرحاڵ نەما تۆزێ دووری خستمەوە لە مۆزوعەکە بەڵام بیرمە زانم یەمەوە چۆ پەلەمەکەن سەلاحەدین ئەیوبی کە دەوڵەتی ئەیوبی دروست کرد هات هەویەی ئیسماعیلیەی دەوڵەتی فاتمی گۆڕی دەوڵەتی فاتمی وتمان حاکم بئەمر الله و جەماعەت فاتمی بوون کە چیان ئیسماعیلی بوون واتە تایفەیەکی شیعی بوون سەلاحەدینی ئەیوبی سونی بوو شافعی بوو عین جەماعەتی ئێمە بوو کە ئێمە ئێستا وەکو شافعین یعنی وەکو مەسەب هەستا هەویەی میسری کرد بە هەویەیەکی سونی و سەپانی بەهێز سەپاندی ئەم گروپەی حەمزەی بن عەلیە گەڕێنەوە سەر و گروپە دورزیی کە دروست ببوو لە ئاخری ئۆخری فترەی حاکم بئەمر اللهە کە گروپێکی ئاینی بوون و بڕوان بە دۆناودۆنی ڕۆح هەبوو بڕوان بەوە هەبوو کە عیبادەت باطنیە هیناوە ئینسانە ظاهری نیە و بڕوان بە عیبادەتە لە کەوانەیە کە شکلەکانی سونە نەبوو بە حسابی خۆیان کەوانە نوعێکیکە لە عیبادەتیانە کردووە تا ڕادەیەک میولی باطنی و سۆفی و ئەو جۆرە شتانیانە بوو چونکە باطنی و سۆفی ئەم جۆرە با بڵێن نەزعانە ئەم جۆرە بیرکردنەوانیان ئەم جۆرە عیبادەتانە یعنی خوشکوبرای یەکترین چونکە چیارەیەکە گرنەوە ئەمە قەوسێکی بچووکەم شتانە زۆر بە گرنگە زانم باسکەم عادەتەن بیکەن بە قاعیدە هاوڕێیان هەموو حرەکەیەکی سۆفی و هەموو حرەکەیەکی باطنی ئەوەی کە ئینسانە گەڕێتەوە ناو خۆی و پەیوەندیەکی مباشر لەگەڵ خودایە دروستەکە و بە ئوسلوبێکی تایبەت بە خۆی نوعێ لە عیبادە دەدۆزێتەوە و عیبادەتەکەی کاتە دیاردەیەکی ئیندیڤیدوەڵی تایبەت بە خۆی و بەشداری ژیانی گشتی پێناکە و لە پەیوەندیەکی عیبادەتی گشتیان نابێت لەگەڵ خەڵکانی کە لە مزگەوت و لە معشەری با بڵێن خەڵکی و حەشامات و ئەوانە بەڵکو لە سوچی قەناعەتی خۆیان خەریکی دینداری خۆیە بێ ئەم جۆرە بزاوتانە لە مێژووە عادەتەن یعنی عیلاقەیەکی ڕاستەوانیان لەگەڵ زوڵما هەیە هەچ کاتێ دینێکی تاغی باڵا دەست بە شێوەیەک باڵا دەست بوو بێ کە ڕەتفعلێکی دروست کرد بێ لە لای کۆمەڵی خەڵک ئەو خەڵکانەی تر نەیانتوانی بێ هەویەکی دینی عەکسی بەرزکەنەوە بەرامبەری لە ترسی کوشتن و بڕین هەستاون هامشێک پەراوێزێک سپیسێکیان بۆ خۆیان دروست کردووە نوعی دیندارەکەیان گۆڕیەوە بۆ شتێکی تایبەتی و خۆیان بە دوور گرتووە و ڕێگەیەکی مباشریان دۆزیوەتەوە بۆ مناجات و بۆ دوعاکردن و بۆ تەدەین و بۆ تێفکرین بۆ دۆزینەوەی خوددا چونکە بڕوایان بۆ ڕێگانە نەبووە کە بە پایتەخت و بە ماڵی سوڵتان و بە منبەرەکان و بە پیاوانی ئاینی و بەوانایان ڕوە بۆیە هەموو بزاوتێکی ڕۆحانی و باطنی و سۆفی ئەو جۆرەشتانە نەوعێکە لە مێژووە لە تەمەڕوت نەوعێکە لە هەڵگەڕانەوە و نەوعێکە لە مۆقی وەرگرتن ئەتوانین بڵێن نەوعێکە لە تەمەڕودێکی بێدەنگ
تەمەڕودێ نییە بە چەک و بەدەنگ بەرزکردنەوە بەڵکو تەمەڕودێکی هێمنانەی بێدەنگە لە سوچەکانی ماڵ و لە میحرابەکانی ماڵ و مزگەوتە. باشە دورزیەکان ئەکەونە نوعە لە تەمەڕودی بێدەنگەوە، ئەمە مستەڵێک ئێستا خۆم دروستم کرد، بەڵام ئەکەونە جۆرێک لە داخرانەوە. جاسە زۆربەتان گوێتان لێ بووە لە ملاولۆلا سەرچاوە سەلەفیە توندەکان یا وەهابیەکان یا منبەرە متەتەڕفەکانی ئەوەی کە نزیکن لە داعش و لە جەبهەی نوسڕەوان و لە سووریاوانە دورزیەکان ئیتیهامەکەن بەوەی کە گروپێکی داخراون و خاوەنی نهێنی تایبەت بە خۆیان و نەیاڵن کەس بزانێت چییە. ئەم وێنەیە درێژکراوەی ئەو نەوعە لە تێڕوانینی باڵتنی و سۆفی و ڕۆحانیەیە کە لە بیدایەتەوە ئەم حرەکەیە بە ناچاری پەنای بۆ بردووەکو مەلاذێکی ئامن بۆ مانەوەی خۆی لە سەردەمی سەلاحەدینی ئەیوبیەوە. تەمەن کە سەلاحەدین سەیطرەکە دورزەکان وردە وردە کۆچەکەن بەرەو سووریا، بەرەو شام، کاڵێن شام یعنی سووریا و لوبنان و ئوردن و منطقەی فەڵەستین، ئەوە شامی قەدیمە بە معنە فراوانەکەی، چونکە ئەم حدودانە متازن ئەردن و سووریاوانە کاوە جاکراونەتەوە. باشە برادران، ئەم نقطەیە هاوڕێیان دورزیەکان میسرین لە ئەسڵا، عقیدەکەیان حەمزەی بن عەلی لە سەردەمی حاکم بئەمراللایە حرەکەیەکی بزاوتێکی میسری بووە، بەڵام لە ئەخیرە ئەبێ بە شامی و بە دەرەجەیەک ئەبێ بە سووری بە معنە مۆدێرنەکەی ئێستەی. باشە یانە منطقەی جنوبی سووریا و ئەکاتە شەرقی ئیسرائیل و بەشێکی لوبنانوانە کە ئەم منطقەیە منطقەیەکی شاخاویە کە ئەکاتە شاخی دروس یاخود شاخی عرب یاخود حەڕان، دووسێ ناوی هەیە منطقەکە. لەو منطقە شاخاویان کە ئێستا ئەکاتە منطقەی سوێدا و منطقەی دەرعاوانە لە باشووری سووریا. طبعا کەلیمەی دروز من یەکەم جار بیرم چوو باسی کەم دروز خراب نییە وەش بزانین لە چێوە هاتووە، کابراەک لە دوای حەمزە بن عەلی کابراە کە نازانم ئیدریز نازانم چی ناوە کە دروزی لەقەبی دروزی هەبووە لە دەرزی ئێرانیەوە هاتووە کاکاتە درومان و وەڵم پیاوێکی خەیات بووە و لە دوای ئاڵەن ناناوێکی تری هەیە و یعنی بنەمایەکی هینی هەیە، ینی لە کەسێکەوە ناوەکە هاتووە لە قەبەکە هاتووە تەفسیرێکی شەیە کە بکاتە نەوعێک لە عەقلانیەت کەلیمەکە لە وەکو دروس. بەڵام ئەڵێن دروزەکان برادێک بۆی نووسی بووم ئێوارە لە کەوتم ئەم شەو لای بەکەم ئەڵێ دروزەکان پێیان خۆش نییە بوترێ پێیان بوترێ دروس، پێیان خۆشە پێیان بوترێ تەوحیدیون، ینی ئەوانەی کە بڕۆیان بە یەکینەیی خوددا هەیە یاخود ئەهلی تەوحید، لەبەرەوەی ئەوەی عنسوڕێکە ئەیانێڵێتەوە لە ناو ئیسلامە و قبوڵیانەکە لە چواردەورە ئاینێکی خۆیانە کە بڕۆیان بە یەکانگیری خوددا هەبێ و بە تاقانەی خوددا هەبێ. بۆیە کاتی خۆی و ئێستاشی پێوە بێ ئاینەکانیان پێیان خۆشە پێیان بوترێ الموحیدون یا التەوحیدیون و ئەهلی تەوحید. بەڵام لە ڕاستیە ئاساییە پێشان بوترێ دروس، یعنی ناوەکە بۆ بە ناوێکی شعبی قبوڵیانە، ینی لە منەیان بینم لە ئەلجەزیرە لە ئەلعەرەبیە مقابلە کرێن بە ئاسایی ناوەکە ئەڵێن خۆیان ئەڵێن ئێمە وەکو دورزیەکان چی، ینی بۆ لەبەری ناوێکی شعبیە. بالمناسبە زۆر ناو هەیە هاوڕێیان خەڵک لێن راوە ناوە ئەسڵەکە نیە بەس دوایی ئاسایی بۆ تۆ قبوڵێتی. ئێمە کە باسی ناوەکەین باسی زمانی هاوبەشی میلی خۆمانەکەینەوە شتێکە و زمانێکی علمیش کە لە لێکۆڵینەوەی علمیە وەشتێکی ترە. ئێستا وشەی فەراعینە فێرعەونەکان هەر بەحسێکی علمی بکەی ئێستا بی بە جامعەیەکی بیانی ئەوەی کە ستانداردی بەرزە وشەی ئەوەی تیاوێ بنووسی فێرعەونەکان یەکسەر ڕەبز دەکرێ لەبەرەوەی تۆ چەمچێ بەکارێنی کە هەڵەیە شتێ نییە بەناوی فێرعەونەکان لە مێژووە. لەبەرەوەی ئەو تێڕوانینە تێڕوانینێکی بازاڕی شەعبیە کە پێی وابێ زنجیرە پاشای میسری کۆن هەمیان فێرعەون بوون. نە فترەی فێرعەونی فترەیەکی کەمە چەند کەسێکە گرێتەوە. ئەجینا زنجیرەی پاشایەتی حکامی میسری کۆن سێ مەرحەلەیە، هەرسێکی سەدەها ساڵی بینە، هەرسێکی صفاتی خۆیان هەبووە، تایەتی مەلیک بووە، تایەتی حاکم بووە، تایەتی فێرعەون بووە. یەک فترەی دیاریکراوی چەند فێرعەونێکە بووە و ئیشارەتێکی شەیە ڕەبتی بە
موساوە هەیە و ئیشارەتێکی لە تەوراتە هەیە ئیشارەتێکیشیە لە قورئانە هەیە ئەمە خەڵکێک بە غەڵەت تەفسیری کردووە زانێ هەموو سولالەی یاخود هەموو زنجیرەی حکامی مصر فرعونیە و مامی فەراعینن مەبەستم چیە ینی ناو زۆرە ئاوا بە هەڵە ڕۆشتووە ینی مەسەڵەن شتی تریشەیە ساگر بیری لێ بکەینەوە حتا خولەفا یاخود خەلافەت ینی ناتوانانی بە عوسمانەکان بڵێ خەلافەتی عوسمانی لە لێکۆڵینەوەی زانستیە ئەگەر وەرەقەیەکی زانستی لە زانکۆیەکی مێژووی پێشکەشتی لەبەرەوەی لە مەرحەلەیەکە سەڵاتینە سڵتانن لە مەرحەلەی ئەخیرە بعکسی خەڵکی خەلافاتی ترەوە لە ئەخیرا بوون بە خەلیفە لە قەبەکەیان گۆڕیوە مارحەڵ ینی مەبەستمێ زۆر وشە هەیە بە غەڵەت شعبیێنێت بەس ئێمە بۆی لێک تێبگەین ئێمە ژەوناوە بەکارێنین کە پێیان وترێت دوورزیە جینا خۆیان لە ئەسڵا ناویان تەوحیدیەکان بووە باشە یەنە ئەگەڕینەوە بۆ ڕاکردنەکەیان بۆی نەجاتیان بێت لە زوڵمیە و سەردەمە کە هەویەی میسرە گۆڕێ لە هەویەیەکی ئیسماعیلیەوە بێ بە هەویەیەکی سونی و سەلاح الدین ئەیوبی توندیەکی زۆر بەکارێنێ و نەوەکانی توندە بنوانە ئەڕۆن یەن بۆ سووریا کە یەنە سووریا ئەم منتیقە شاخاوی هەڵەبژێرن اینجا جەماعە دەم شتە زۆر مهمە حەزەکەم ئەمە دوو جار فۆکەسکەن باشە حازرن هەموو کەمینەیەکی دینی بۆی بمێنێتەوە لە مێژووە ناچار بووە لە شاخ و لە شوێنی بەرزابژی چەندین نمونە هەیە لە مێژووە کەمینە ئاینیەکان بۆی بەریەکەوتنیان کەم بێ لەگەڵ شارە گەورەکانە و لەگەڵ قەرەباڵغی ئاینەکانی ترە بە ناچاری لە شوێنە سەختەکان و دوورە دەستەکانە ژیان و عیبادەتی خۆیان کردووە مە لە عێراقا لە کوردستانە نمونەی یەزیدیەکانمانەیە یەزیدیەکان سوتفە نییە برادەران کە لە شاخی شنگالە ژین شاخێکی سەخت منطقەیەکی سەخەری و بەردەڵان لە منطقەیەکە کە دوور لە ئاوەدانی ڕاست ئێستا تۆ زیێرا گەورە بۆ قەرەباڵغ بۆ منطقانەیە ئیگنا لە مێژووە و منطقەی ئەوان منطقەیەکی دابڕاو بووە ئێستاشی پێوە بێت تا ڕادەیەک هەموو مەرجەکانی دابڕانی تەیە صفەتی هەموو گروپێکە لە زوڵمە ترسێ بۆی وەزاخەیەک بۆ خۆی دروستکە جارێ پێش هەموو شتێک لە چێوە دروستەکە لە مۆدێلی فقهی و عقایدی خۆیەوە نوع لە پەرژین بۆ خۆی دروستەکە بێ بە حرەکەیەکی باتنی ئەبێ بە جوڵانەوەیکی ناوخۆیی و تا ڕادەیەک باری ڕۆحانی تا بەهێزە بێ و میولی سۆفی بۆ دروستە بێ و لە هەمان کاتە خەڵکەکەی پەنا بەنە بەر جێگەیەکی دابڕا و چۆرەدەیەک شاخێک پەناشکەوتێک منطقەیەک دوور لە ئاوەدانی قەرەباڵغی ئاینەکەی ترکە باڵادەستی هەیە و حساسەتی پێی هەیە بۆیە یەزیدیەکان لە شاخی شنگال لە منطقەی شێخان گیرساونەتەوە بۆیە لە لالش معبەدیان هەیە کە معبەدەکان ئەشکەوتە ئێوە قەت لە خۆمان پرسیوە بۆچی ئاینێک پەرزگاکەی لە ناو کونی ئەشکەوتە من کاتی خۆی کە چووم یعنی زۆر بەلاو غەریب بوو یعنی ئەو کاتە تەمەنەوە پرسیارە قوڵی ئەستەم نەکرد لە خۆم بەزەر بەلامەوە سیر بوو کە یعنی عیبادەتەکان نەقڵ نەکردووە بۆ کۆشک و بۆ تەلاری دیار تۆ سێری ئاینە باڵە دەستەکان کە خانوویان هەیە بە مەرمەر دروستە کرێ حەوز و فوارەی تەیە تاوسە سوڕێتەوە لە هەندستان لە ئێرانی قەدیم حتا لە سعودیە و لە تورکیاوانە با بڵێن مؤسسە ئاینیەکان معمار و زەغرەفەی جوان و شارستانێتە ینی بە بینا دروست کراوە بەڵام کە سەیری دورزەکانەکەی کە سەیری یەزیدیەکانەکەی کە سەیری تەنانەت عەلەویەکان لە منطقەی لاسقیە و تەرتووسوانە گیرساونەتەوە جارێک لە حەڵقەیەکە باسم کرد کە قەراغی سووریا لەسەر ئاو بووی وەکو وابێ لەحظەی ئەخیری پێش ڕاکردنیان بێ یعنی منە دوورکەوتونەتەوە ڕۆژگارێک لە ترسی عوسمانەکان لە بەری عوسمانەکان بە شەڕ پاڵیان پێوەنا و چوونەتە سەر قەراغیاوەکە هەرەوە ماوەپاڵێکیان پێوەنن بۆ دیەوە یعنی ئەم سیفەتە ئەمەی کێسە دورزەکان هەیەە کە لە شاخی دورزی شاخی دروست لە سوێدا
دوزان شتێکی بەسیتە 1800 مترە، يعني من دوێنە شەو سێری هینمە کرد لە گوگل، سێری شاخەکەمە کرد بەرزەکەی و يعني منطقەیەکی یەکجار سەختە. ئەو منطقە یەکجار سەختە و جوگرافیایە. طبعا علاقی بینی جوگرافیا و ئینسان علاقەیەکی زۆر زەمانەدارە، اختیارکردنی جێگە بۆ مانە و بۆ ژیانوانە، يعني هەمووی هیچی بەستفە نیەم شتانە هاوڕێیان هیچ شتێ وەکو سڵفە يعني لەوانە وەرمەگرن ئەم هاوکێشانەکە ئاوای لاتوە، هەر هەمووی علاقی سەبەبی هەیە لەگەڵ یەکتریە. هەڵبژارنی ئەو شوێنە سەختە یەکێ بووە لە مەرجەکانی مانەوەیان لە ململانیانە لەگەڵ چواردەوری خۆیانە. یەکێکی کە لەو شتانەی کە دین ناچارەکە بۆی بمێنێتەوە لە حاڵەتی زڵم لێکردن و مەزلومیەتی خۆیە، جگە لە پەنابردنی بۆ جوڵانەوەی باتنی و ڕۆحی و سۆفی و گەڕانەوە بۆ خۆی، لە هەمان کاتە دوورکەوتنەوەی ملەتەکە بۆ هەندێک شاخ و داخ و شوێنی دابڕاو. حاڵەتێکی سێمە کە تۆزە معقەدە بەس بە کورتی باسیەکەم کە ئەویش پرەنسیپێکە پێوترێت تەقیە. پرەنسیپێکە لە فکری شیعیە، لە فکری 12 ئیمامی شیعیە زۆر چەمکێکی بەقوەتە، بەڵام لە هی دورزیشا هەیە، لە هی هەندێک دینی تریشا هەیە، بەس بەتەواوەتی پرەنسیپێکی 12 ئیمامی جعفەریە کە ئەویش بریتیە لە چی؟ بریتیە لە شارنەوەی ئیمانی خۆت لە بەرامبەرەکەت بەوتنی شتێکی تر عەکسیەوەی کە لە دڵتایە. باجاریشکە بڵێمەوە تەقیەت چیە؟ پرەنسیپێکە. من ئەکەومە ناو کۆمەڵێک گروپی دینێکی ترەوە بۆ ئەوەی ئەگەر بۆم ناگەر شیعیەک بم، ئیسماعیلیەک بم، حتا جعفەریەک بم، 12 ئیمامیەک بم، چونکە لای ئەوان يعني عقیدەیەکی ئەساسی و یەکێکە لە کۆڵەکەکانی مانەوەی فکری شیعی ئەوەیە کە کابرایەک لێمە پرسێ ئەڵێ تۆ بڕوات بە ئەوە هەیە کە چێ ئیمامی ئەمیری مومنینە، من ناڵم عەلی ئەو کاتە و ناڵم حسێن و ناڵم 12 ئیمامیم، ناڵم جعفەریم، ناڵم شیعیم، ئەڵێم من سونە مەسەبم بۆ نمونە، و ئەڵێم بڕوام بە هەموو شتانە هەیە کە تۆش بڕات پێێتی و جیاوازێکی خۆم ئەشارمەوە شتێک ئەڵێم عەکسی ئەوەیە کە لە دڵمایە. ئەمە مەبدەیەکە یەکێکە لە ئەو چەمکانەی ئینسانی شیعی لە سەرەتای ناکۆچیەکانەوە لەگەڵ ئەو چەوسانوانی کە تووشیان بووە وەکو کەمینەیەک لە بیدایەتە پەرایان پیاوە لە سەدەمی ئیمامی جعفەرەوە ئەم چەمکە وردە وردە پەرەی پێیراوە و کولەینی کە یەکێکە لە نووسەرە فقه مەشهورەکانی هین ئەویش جارێکی کە پەرەی بەم چەمکەیاوە و لە دوایە بۆ بە سلوکی ئینسانی شیعی لە هەموو سەردەمێکە يعني طبعا ئەمە سنەت تۆمەتباریانەکە بە درۆکردن، ئەڵێ ئەمە درۆزنی شیعەیە، بەڵام لە ڕاستیان نا، ئەمە چەمکێکی قوڵی يعني دۆخێکی فەلسەفیە و میکانیزمێکی دیفێنس میکانیزمێکی دیفاعیە بۆ مانەوەی خۆت. تۆ پەنا بۆ تەقیابی. تەقیە چییە؟ بریتیە بە تەفسیری یەکە لە عالمە شیعەکان بریتیە لە پیشاندانی ئیمان بە شتێک، ئینکاریکردنی ئیمانی شتێکە لە دڵتایە ئینکاری بکەی بۆ بەرامبەرەکەت. پیشاندانی کوفرە باشە لە پێناوی شارنەوەی ئیمانەکەتە، يعني تاوەندازەیە. پیشاندانی کوفرە، ئیزهاری کوفرە لە پێناو پاراستن و شارنەوەی ئیمانێکا کە لە دڵتایە کە ئەترسی ئەو ئیماناگەر کەشفکەی بێتە مایەوی کە سەرە بخوا. بۆ ئینسانی شیعی بە درێژایی مێژوو بۆی بمێنێتەوە پرەنسیپەیەن کرۆش. دروزەکان باوازە چەمکەکە بێنین چونکە لقۆپۆپی هەیە پێم وابێ ڕوونم کردەوە. دروزەکان بڕیان بە تەقیە هەیە و تەقییان بەکارێناوەکو پرەنسیپێکی دیفاعی و لە هەمان کاتاوەکو وتیشم بۆ مەسەلەی عیبادەتوانش بیرکردنەوەیکی تریان هەیە و لە هەمان کاتا بڕیان بە تەناسخی ڕۆح هەیە. ئیتر بۆی هەڵ بکەن بەم جیاوازیانی خۆیانەوە ناچار بوون دابخرێن. خاڵێککە هەیە برادران، ئەمەش زۆر حەزەکەم تەرکیزکەم، ئەمەش زۆر مهمە، یعنی ئەمە خۆم لە نەتیجەی خوێندنەوەکانمە پێی گەیشتوم، بەڵام لەبەرەوەی یعنی نەموئەسسەسەیەکم هەیە نا یعنی
کەرەسەم زۆر لە بەردەسایە نا یعنی بەشێکم لە کۆلیجێک یعنی نەمتوانیوە ئەم شتە زۆر قوڵکەمەوە بەس بە خێرایی پێتانەڵم دوو مۆدێلی دینمان هەیە دینێکمان هەیە تەبشیریە هەوڵەیە خەڵق قەناعەت پێ بکات بۆ ناو ڕیزەکانی خۆی یعنی مژدا بەخشێ و تەبشیرەکات و دەعوا کاتوانە بۆی خەڵک بێنێتە ناو جوغزی چوارچێوەی خۆیەوە پیانەوتری ئەدیانی تەبشیری یعنی ئەوە تەمەن کلمەی تەبشیری کلمەیەکی مەسیحیە ئیسلام تۆزە گۆڕیوەتی بە دەعوەی یعنی ئیسلام دەعواکە مەسیحیت تەبشیرەکە بەس یەک مانای هەیە کە ئەویش بریتیە لەوەی قەناعەت بێ چێبێنی بڵێ زەحمە نەبێ فەرموو تۆ دەعوەتی بیتە ناوم دینەوە بەم مەراسیم و تەرتیباتانە ئەمە مۆدێلێکە لە دینکە دینی بوزی مەسیحی ئیسلام سێ دینی تەبشیری بەناوبانگن کە بەم ئوسلوبەی شەکەن کۆمەڵە دینی ترمان هەیە کە پیانەوترێت دینی داخراو دینی غێر تەبشیری ینی ناتەبشیری نادەعوەی کەوەی کە دەعوە ناکا و داخراوە و خەڵک بە شەرتی ئەوە بێ بە هەڵگریە و دینە کە کوڕی باوک و دایکی خۆی بێ بە خوێن بە بۆ ماوەی نەقڵە بێ طبعا ئەم نەوعیان ئەمەش دوو فەرعی لێ بێتەوە دانەیەکیان لە قۆناغێکە ڕەنگە تەبشیری بوو بێ و دەعوەی بوو بێ ناچار بۆ بە غێر دەعوەی غێر تەبشیری بەڵام هەیە لە ئەساسەوە هەر بڕای بەوە نەبوو ینی بە تەبشیری ینی ئەو گروپە بچووکەی یەکەم کە یەکتریان بینەوە قەناعەتیان پێکەوە کردووەک و کەڵتێک و تیمێگەک و گروپێ هەرەوە بوونەوەی وردە بە زاوزێکردن گەشەی کردووە باشە ئەمە قسەکەیە کە وتم ینی نقطەیەکی زۆر میمۆمێ سەرنج بن دورزەکان گروپێکی ئاینی ناتەبشیرین غێر تەبشیرین بە خوێن خەڵکە بێ بە دورزی ئەبێت دایک و باوکە دورزی بێ بۆی تۆش دورزیت و خەڵکێک ناتوانێت بە سوێن خواردنێک و بە معاهدەیەک یاخود بە پەیمان نامەیەک بێتە ناوی وەکو ئیسلام و مەسیحێت و بوزیەت وەکوی چۆن ئەمەی خۆمان نایچی بوو وەک چۆن یەزیدیەت تەبشیری نییە وەک چۆن جوولەکەش تەبشیری نییە بەڵام ئێستا تەبشیری نییە لە قۆناغەکانی یەکەمیە هەتا سەردەمی بابلی و سەبی بابلی و هەندێک مەرحەلەی مێژوویە کە لێکۆڵینی سەکراوە لە قۆناغی سەرەتایەکانە تەبشیری بۆ لە دوایە ناچار بۆ وازە تەبشیرێت بێنێ ئەم بە پرسیارەکەی بۆ بە تەسەوری خۆمەوەی کە تێگەیشتم لێی هەموو دینانەی کە لە شوێنێکە کەمینن و لە شوێنێکە مەترسی وجودیان لەسرە بێ و لەو شوێنەیە کە سویچە بن بۆ ئەدیانی باتنی و ئەبن بە شتێکی ڕۆحانی و قۆزاقەیە بۆ خۆیان دروستەکەن و ناچارە بن کۆچ بکەن بۆ شوێنێکی دوورە دەست بۆی بەر لێشاوی پەلاماردان و چەوسانەوە نەبن بە تەبیعەتی حاڵ سروشتی دینەکەیان لە دینێکی تەبشیریەوە گۆڕن بۆ دینێکی غێر تەبشیری داخراو بۆ لەبەرەوەی هەموو دینێکی تەبشیری لە پەیوەندی بەریەکەوتنە لەگەڵ دینەکانی ترە و کەس لێی قبوڵ ناکە لێو قبوڵەکەن تۆ بچیتە شاخێک و لە مەغارەیەک لە ئەشکەوتێک لە منتەقەیەکە ژیت و کەڵتێکیت و تا ڕادەیەک لێو قبوڵەکەن هەرەوەنەی ئەو پەڕی تۆمەتێەوە بۆ دروستەکەن کە خەریکی شتێکی سەیریت و گروپێکی ترسناکیت و لێتەگەڕێن وەکەوەی کە لە دورزەکان لە مەراحلی جیاوازە لێیان گەڕاون لە یەزیدەکان گەڕاون لە کاکەیەکان گەڕاون لە بەهایەکان گەڕاون لە سەحیبەکان گەڕاون لە جوولەکەکان گەڕاون بۆ لەبەرەوەی ئەمانە گروپی داخراو بوون کە وازیان لە بڵاوکردنەوەی دینەکەی خۆیان هێناوە و دانیشتون بە دەردی خۆیانەوە و لەسەر بنەمای زاوزێ ماونەتەوە هەر بۆ یەشاوە کەم بوونەتەوە یادانەوەم خاڵە گەشت بێ باشە دورزەکان بەم تەریقەیە ڕایان کێشا لە شاخەکانی سووریا و بۆ هەندێک شەڕ چوونە بەیروت و چوونە شاخی بەیروت هەندێکیشان لە شاخەکانی بەیروتن و هەندێکیشان لە شاخەکانی سەرەوەی ئیسرائیل و شەرقی ئیسرائیلن کە هەرە کاتە منتقی دورزەکانی خۆیان بەس ئیسرائیل و منتقانەی کۆنتڕۆڵ کردو و دەستی بەسەرا گرتووە بەم تەریقەیە ماونەتەوە ئەمە یەکێکە لە نهێنەکانی مانەوەیان و ڕایان کێشا هەتا سەردەمی عوسمانیەکان جەماعەتێکی زۆر پراگماتین من جارێک لە حەڵقەیەکی پێشوە باسم کرد عوسمانیەکان ئەتوانین بڵێن خراپترین فترەی تاریخی ئیسلام عوسمانیەکانن یعنی هەموو لێکۆڵینەوەی لە سەریانەکرێ یعنی هیچ ئیشعاعێکی
کولتوری و فکری و معماری و ئەو شتیان لە هیچ شوێنێکا بەجێنێشتووە، یعنی لە هەر شوێنە بوون سەروەت و شتەکەیان بردو و حاکمێکی تورکیان بۆ داناوە و هیچ بەرووبوومێکی شارستانیان بۆ چواردەوری خۆیان نەبوو، بۆ خۆیان هەبووە لەبەرەوەی بە منتەقەیشان کردووە کە ئەسارەی کولتوری هەموو شوێنانی کە داگیریان کردووە مژێویانە بۆ خۆیان و بەکاریانان لە منتەقەی خۆیانە کە قەڵەمڕەوی خۆیانە، خەڵکانی تر ئیسفادەیان لێ نەکردوون. بەرحەڵ عوسمانەکان پراگماتی بوون، یعنی شتێکی بەتەواوەتی سڵتەوی و دەسەڵاتخواز و خۆشیان بوون، ئەهلی ئەوە بوون. لە مەرحەلەیەکە بە پەیوەندیەکی سوودوەرگرتن دورزەکانیان بەکارێنەوە بۆ هەندێک ململانێ، دورزەکانیان بەکارێنەوە بۆ هەندێک شەڕ و شۆڕ. ئاخر جار دورزەکانیان بەکارهێنا لە سەدەی 19 ئەمە ئاخر بەکارهێنانە بۆ لێدانی وەهابیەکانی سعودیە. جامە سەرنج بەن هاوڕیانە مەش نقطەیەکی مهمە. وەهابی و سەلەفیەکان بۆ ڕقیان لە دورزیەکانە، بۆچی داعش ڕقی لە دورزیەکانە، بۆچی جەبهەی نوسرا ڕقێکی قوڵی لە هینەکانە، بۆچی لێرە و لەوێ لە هەندێک شوێنی کوردستان وانە خەڵکانی زۆر زۆر ئەکستریم و ئیتر نازەم وەهابی پێڵێ یا سەلەفی پێڵێ، یعنی بە زۆر حەزم لەوە نییە وەسف بەی بە خەڵک، بەس خەڵکانێکی توندڕە و ئەوانەی کە متەئەسیرن بە دەقە کۆنەکانی ئیسلام بۆچی ڕقیان لە دورزەکانە. دورزەکان سەرڕمی شکاندنی وەهابیەکانی سعودیە بوون لە سەدەی 19 لەسەر داوای عوسمانیەکان. وەختێک کە ماڵی ئال سعود لە سعودیا لە سەدەی 18 لە قۆناغی سەرەتاکانە هاوپەیمانەتیەکیان کرد لەگەڵ محەممەد عەبدولوەهابی با بڵێن عالمی ئیسلامی توندڕەوی سعودی کە ناوی عەبدولوەهاب و محەممەد عەبدولوەهاب کە پێوترێ حەرەکی وەهابی کە توندڕەوترین گروپی هاوچەرخی ئیسلامە، کە هاوپەیمانیان کرد و پێکەوە پەلاماری مەکانە و مەدینە و ئەوانیان کۆنتڕۆڵ کرد و وردە وردە نەجدیان گرت و دوایی پەڕینەوە بۆ حیجاز و سەیتەرەیان کرد و حاکم عوسمانەکە دەرەقەتی نەها و ڕای کرد و والێکەی عوسمانیان ڕاونا و هێزێکی گەورەیان کۆ کرد و عەشایری خەتەری ئیتر چڵکنی ئەو سەردەمەی توندڕەوی خەتەر بوون و ئیتر سەیتەرەیەکی بەقوتیان کرد هەمووی خێڵی توندڕەوی سەحراوی بوون. بەرەبەر مەترسیان دروست کرد لەسەر منتیقەکانی سەرەوە، لەسەر ئوردن و سووریا و میسر و ئەو جۆرەشتانە. طبعا میسر لەویایە وردە وردە حاکمێکی مێشکراوە هاتبوو کە محەممەد عەلی باشای ناوە کە کوڕی عایلێکی ئەلبانیە و لە یۆنان لەدایک بووە، بەڵام حاکمێکی ئیسلامیە و عوسمانیەکان نردویانە و دوایی لە میسر سەیتەڕەی کردو شتێکی دروست کرد لە میسر، یعنی عوسمانیەکان زۆریان حەز لێ نەبوو بەڵام ئیتر میسریانە بوو، بۆیە میسرش دایم هەر خۆی بووە، یعنی هەر تایبەتمەندێکی خۆی هەبووە. کە هاتنە سەرەوە وردە وردە مەترسیان دروست کرد لەکوێ شکان لە شاخی دروز لە منتیقەی ئیسرائیل و سووریا و ئەو شاخەی ئێستا منتیقەی سوێدا و دەرعەوانە لەوێ خراپ شکان لەسەر دەستی دروزەکان. دروزەکان هاوڕیان جەنگاورن، طبعا ئەمانە تەبیعەتی کوردیانەیە. کورد وەکو میلەتێکی کەمینە، کورد چی ئەشتێتیەوە هاڵێن دایمەڵێن شاخی ئەشتێتیەوە سێرکەنا تەبیعەتی کەمینە چۆنە پەنابا بۆ شاخ و بۆ تەزاریس و ئەو شوێنانی کە سەختن لە شەڕابۆیی بتوانن مقاومە بکەن و بە ئاسانی کۆنتڕۆڵ نەکرێن. یعنی ئێستا پێشمەرگایەتی کورد شاخی نەبووە، پێشمەرگایەتی لە ئەنبار ناکرێ، یعنی تو ئێستا لە سەحرای ئەنبار پێشمەرگەبی کۆپتەرێک هەستێ تاقتە بڕێتە ئێوارە، یعنی بەعزە شتێک هەیە لە مێژووە هەمووی یعنی ڕەبتە بەیەکەوە و بێسەبەب نییە مەسەلەن ملەتێکی کەمینە ئەکەوێتە جوگرافیایەکی سەختەوە بۆی بتوانێت بمێنێتەوە و بۆی بتوانێت لە پایتەختی باڵادەستەوە خۆی بەدوور بگرێ و ئەما بێ بە چیرۆکی نهێنی مانەوەکەی. باشە باسێکی مانکە دروزەکانیش جەنگاورن، تەمەن وەکو کورد ئەمە خۆشیش نییە ئەم قسانە، یعنی بە زەمانە فاکتن ئەبێ بیڵێن. کەمینەکان عادەتەن بۆی بمێنەوە لە مێژووە بێ لەو سفەتانی کە باسمان کرد لە دوورە دەستەژین ئەتوانن پەنا بۆ تەقیابن
ئەتوانن هەندێک حرەکاتی سۆفی و هەندێک تەڕیقەیەتی نەقشبەندی ئێستا لە کووردا ئەو تەریقانەی کە دروست بووە نەقشەبەندی و کەس نەزانی و ئەم طریقانەی کە سپیسێکی لەگەڵ دیناجا کردوتەوە و تۆزێک خەریکی دەروێشێتی و نوع لە تایبەتمەندی ڕۆحانی و زیکر و ئەو جۆرەشتانە بووە ئەمانە هەویەن ئەمانە هەمووی ڕێگەی مانەوەی ملەتانن بۆ ئەوەی کە بتوانن خۆیان جاکەنەوە لە شتێکی تری غێری خۆیان کە چەسانەوە لە سەریان کەمتر بێتەوە هەناسەیەک بن و تایبەتمەندیەک و قۆزاخەی بخۆیان دروستکەن باش چۆن عوسمانیەکان کوردیان بەکارێنا بۆ شەڕی ئەرمەن و کورد دایم جەنگاوەرێ بووە بە حکمەوەی لە شوێنی سەختالیا و پێویست بکە بۆی بمێنێتەوە پێویستی کردووە هەندێک جار شەڕی دڵخوازی داگیرکەریش بکە دورزەکانیش بەکاریان راون دەمان ئێستا دوایی ئەمە سەر ئاخر بەکارێنانیان لەلایەن ئیسرائیلەوە باشە دورزەکان شەڕی وەهابیەکانیان کرد عوسمانیەکان تەژیعیان کردن کە جێشی وەهابی و جێشی سعودیەکان بوەستێنێەوە بوو وەستانین و لە خراپ شکانیانن یعنی خراپ سعودیەکانیان شکان ئەمەنە خراپ شکانیانن محەممەد عەلی باشا لە میسر بە فرسەتی زانی چەند ساڵە دوای ئەوە پێم وایە 1820 ئەوان لە 1811 شکان لە جەبل دروست لە 1820 محەممەد عەلی باشا حملەیەکی کردەوە مەشهورە پێوترێ حملەی محەممەد عەلی باشا بۆ سەر سعودیە ینی یەک لێشا و جەیشی بردە سەر سعودیە نەوەستا هەتا مەکە و مەدینەشی ڕزگار کردەوە و شکانینی و محەممەد عەبدولوهاب ڕای کردو وە کوڕەکەی ئال سعودی شەوەی کە تەرەفەکەی ئال سعود بوو گرتی و بەدیلی بردی بۆ ئەستەمبول و لە ئەستەمبوڵیش ئەعدامیان کرد باشە کەڵ یەینەکۆ سەدەی بیست دروزەکان هەر بە پشتبەستن بۆ ئازایەتی هەیەیانەوە بۆ سێڤایڤکردنی خۆیان و ڕزگاربوونیان و مانەوەیان ڕۆحێکی وەتەنیان لە خۆیانە پێشخست ڕۆحێکی نیشتیمان پەروەریانەیان لە خۆیانە پێشخست لە چوارچێوەی سووریایە دژی فەڕەنسیەکان جەنگان و شەرارەی یەکەم شۆڕش لە سەدەی بیستە پاشایەکی یاخود با بڵێن ئەمیرێکی پێوترێ ئەتڕەش ئەمیرێکی دورزی سەرکردایەتی کرۆ دژی فەڕەنسیەکان بۆیە هەویەکی نیشتیمانیان بۆ دەرهات لە سووریایە بەو پێی کە دژی فەڕەنسیەکان جەنگیان کردو وەکو گروپێک دەرکەوتن کە دیفاع لە هەویەی سووریاکەن و ئەوە بوو کە لە دوایە ئەم جۆرە یاریانی کە کردویانە ئەم جۆرە هەوڵانی کە یانە بۆ مایەوەی کە بمێنەوە لە سووریایە و بەڵام مانەوەیەکی دایم چاودێریەکران دایم مەشاکلیان هەبووە بەڵام بە بێدەنگی مانەوە بۆ بچووکی خۆیان و تەپشیرینین و لە جنوبی سووریان و هەتاوەکو سووریا بە کۆمەڵێک مەراحلی کودەتا و وەسعی ئەسکەریا ڕۆی هەتاوەکو ئەسەد هات ئەسەدی باوک کە ئەسەدی باوک هاو ساڵی 63 وەمانە خۆی جەماعەتێکی عەلەویە خۆی شیعیە بەنەوع لە نەوعەکان یانی ئەوانیش سولالەیەکن لە شیعەوە هاتوونەتە دەرێ و لە فترەی مردنی کۆچی دوایی ئیمامی عەسکەریە ئەوە چیرۆکی شکەیە کە ئیمامی عەسکەریە مرێ کۆچی دواییەکە سەفیرەکانی ئەوانەی کە ئیشەکانیان بۆ ڕێکە خزیا خود با بڵێن مدیری مەکتەبەکانی بوو بە ناکۆچیەک لە بینیانە دانەیەکیان کابرایە کە نازام چێن و سەیری ئەو جابۆ ڕۆشت و ئەم گروپە وردە گروپێ دوای کەوتن و ئەم حرەکە عەلەویەی دروست کرد کە ئەمانە تەرەفێکن کە ناکۆک لەگەڵ جەماعەتی ئێرانە یعنی جەماعەتی 12 ئیمامیە کە لەگەڵ ئیمامی مەهدیە و بڕۆیان بە ئیمامی 12 ئیمامی هێنا یعنی ناکۆچیکی تقریبا ئەتوانم بڵێم ملقی بچووکی دارێکە یعنی ئێستا فرسەتەوە نییە شەرحی کەم ناکۆچیەک نییە لە قەدەکەیە و دارێکی تر نییە بەڵکو هەمان داری شیعەیە و ناکۆچیەکەش لە چڵێکی دیاریکراوەیە لە فترێکی دیاریکراوەیە لە فترەی مدیر مەکتەبەکانی عەسکەریە لە بینی
عمري كابرايا قناي عمري بو ونوبختي ولا بيني نصيري ام سيتشوار مدير مكتبي كمديري مكتبي بابلين بيانو السفراء خليفة بون هي بابلين إمام بون خلافة درس بون بياو جابو هات بو سوريا ولا سوريا شيتر ام جروبي دوا كوتنو ام علوي عند درس باش كأسد هات سر حكم أسد بشكل يعني لبن ماليش علويبو كعلويبو يعني جماعتي السنية انتو زيك اتواني بلي تحالف في شي بيدني دورا ودوري درزي هبو يعني لقد درزي كان بيني خرابنا بو هتشنا هر يعني ضليان ليك مطمئن بو بتايبتي كيشغل هر الزعيمة مهمة كان كمال جنبلاطة كرئيس لبنان أسدتو مدبار كرا بكشتني بار حالي تدوي بيونديان تيكشو دورزي كان هرمانوا بلام دايم تايبت ننديج خوان هرهبوا والسوريا توزي بحذر وتعاملي لغلا كردون بوي اشتكان توزي خيراتر كم باش سي مقطعي أخيرة كم شنك قصاكم وزم دميك قصاكم صالي 2011 سوريا تيكشو شۆڕژ ڕوویاو ئەوە بوو هەمومان بینیمان شۆڕشەکە پەرەیسەن و ئەوانە یەکێ لەو گروپانەی کە لە پێشی مقاومەی سووریاوە بوون و لە پێش خەڵکانی کەوە دەستیان نایە ئۆپۆزیسیۆن بوون و خەباتکردن دژی بەشار و دژی دەوڵەتی سووریا بریتی بوو لە جوڵانەوەی سوێدای دورزی لە محافەزەی سوێدا واتە ئەمان وەکو چۆن کورد یعنی ئەم عێراقی ئەم سەدامی کە ئێستا خێروبێرەکەی بۆ خەڵکی ترە کورد قوربانەی گەورەکەی یا و چیما باران کراوە ئەنفال کراوە و کوژراوە و بڕاوە و کوردیش درزی خستە نظامی سەدامەوە و ئەو درزەش دوایی بوو بەمایی ئەوەی کە ئیلتیهاب کا و لە دواییە بێ بە خلیەکی بێ برینێکی سەرەتانی و نظامەکە شکا بەس دوایی خەڵکی کە هاتوۆتە سەری لە بەغا و ئێستا موقفی کورد زەعیف بووە ئەم مۆزوعە تقریبا ئاواییە یعنی جەماعەتی سوێدا لە جەماعەتە کۆنەکەن کە دەمێکە گروپی چەگاریان دروست کرد و گروپەکانیشان بەشیشی عسکەریە یعنی بەشێکی لە زبات وانەیە ئەفسەر و شتیوان یعنی هین نەبوون یعنی شتێکی شعبی فەوزا کۆمەڵێک گروپی حازری ڕێکوپێک بوون یەکەم جارکە دروست بوون ئەوە بوو ڕایان کێشا و شەڕ و ئەم جۆرە شتانەوەوانە لەگەڵ سووریا هەتا 2010 داعش کە قەرار بوو شەڕەکەی لەگەڵ بەشارا بێ و بەرکەوتنە گەورەکەی لەگەڵ دەوڵەتی سووریا بوو پەلاماری سوێدایە لە خوارەوە پەلاماری سوێدایە و کەوتە قەتڵ و عامکردنی دورزیەکان چی کرد برینە تایفێ دینیەکەی کولانەوە جارێکی کە یعنی لە باتیەوەی شەڕەکە بێ بە شەڕی سیاسی و ئیسلاحی ئیداری لە وڵاتەکەیە و هەوڵ بن تێگڕا هەموو بەشار بگۆڕن و بەڵام ئەوان هەمومان نەزانین ئەو شوێنەی ئەوان شوێنێکی کەیانێشێ ئەمان هەمیان ئەمە هەمی برینی تایفی و برینی دینی و ملانەی هێنا باشە داعش پەلاماری سوێدایە لە ساڵی 2010 و قەتڵ و عامێکی گەورەی تیاکردن و خوێنێکی تایفی هێنایە ناو دیمەنەکە ئەمە تێپەڕی تەمەن کاڵین داعشی تر ئەو کاتە ئەحمەد شەرع بەشێ بوو لە جەبهەی نوسرا کە ناوی جۆلانی بوو و لە هەندێک تەحالوفا بوو لەگەڵ بوو بەکری بەغدادیەوە یعنی تقریبا بەسەر ئەمانی شاهاد یعنی حسابی واکەن جەماعەتی سوێدا کە ئەحمەد شەرع بەشێ بووە لەو هێزە تونڕەوە سونیە ئیسلامی کە لە 2010 سەدان دورزی لە شاری سوێدا ئیعدام کردو ئەم برینە ماوەتەوە پار ئەحمەد شەرع لە نەتیجەی وەسعێکی کەڵەکەبووی سووریا و تەفاومێکی ئیقلیمی کە هەموومانەی زانین لە بینی تورکیا و ئیسرائیلە هاتە سەر حکم من طبعا هیچ موقفێکی هێنم نییە ینی وەکو کەسێک یعنی کە خاوەن ڕەئیم هیچ موقفێکی خراپم لەسەر ئەحمەد شەرع نییە سەژەر تا ڕادەیەک هەر ئەمەلم بەوە هەیە مەسارەکە ڕاست کاتەوە
بەڵام ڕێی من مهم نیە ئێستا، ینی فاکتەکان مهمە کە ڕیزیەکەی نێستا. ئەحمەد شەرح هاتە سەر حکوم. جەماعەتی سوێدا هاوڕێیان تا ئێستا تەسلیمی دەوڵەتی سووریا نەبوون بە قیادەی ئەحمەد شەرح. تا ئێستا محافەزەکە یەکێک کە لەو محافەزانەی وەکو چۆن کورد لەسەرەوە یعنی سڵتەکەی بە حەقیقی لە عەرزە تەسلیمی ئەحمەد شەرع نەکردو و کورد بە قیادەی مەزلوم عەبدی لە مفاوەزاتە ئەومانە مەشایخەکانی سوێدا جوان مناقەشەیانە لەسەر دروستکردنی دایرەی ئەمن و لەسەر محافظ و لەسەر کاندیدەکان لەسەر سەلاحەتی شارەکە لەسەر ئەنجومەنەی هەیەە بۆ بەڕێوەبردن تا ئێستا تەسلیم نەبوون. بۆیە ئەم ڕووداوەی کە یەکشەممە ڕوویە دەوڵەتی سووریای ئەحمەد شەرع بە فرسەتی زانی لە خلالی ئەم ڕووداوەوە شارەکە کۆنتڕۆڵ کا و واقعێکی تا دروستکە. یعنی خەڵکێکی زۆر لەوانەیە وا بزانن سوێدا ینی بەشێ بۆ لەم هینە نا سوێدا وەکو قامیشلەوەیە. چۆن قامیشە وەزعێکی تایبەتی هەیە، چۆن حەسەکە وەزعێکی تایبەتی هەیە لە ڕێی کوردەوە، سوێداش دورزەکان ئاوا مامەڵی لەگەڵاکەن وەزعێکی تایبەتی هەیە. ئەنجا تەمەن هەندێک کەس هەیە ئەم ڕووداوە چییە؟ کواهی ئەوە بوو شایانی ئەوە بوو لەسەر سیارەت زینێک لە ڕێگەی سوێدا دوو عەشرەت بن بەیەک دوو بنەماڵە ئەم شەڕی لێدەمە سەویکی تافیە. نامە ئەم شتانی کە باسم کرد بۆەوە بوو تێبگەین کە شۆڕش کە لە دنیا ناکۆچی ڕاپەڕین شەڕی گەورە کە لە دنیا بەهۆی سەبەبێکی سەخیفەوە دروستە بێ، ئەو سەبەبە بچووکە شەرارەیەکە، یعنی هینێکە پریشکێکە کە هۆکارێکی کەڵەکەبووی قوڵی ڕەگوڕیشەیی دوور و درێژ لە پشتیوێتی کە پێویستی با یەک یعنی تۆ بانزیخانەیەک لاخیرە کا سووتێ بەجگەرەیە کە سووتێ لەوانەیە جگەرەکە کوالەتەکەشی زۆر خراپ بێ ڕەتی بۆەوە نییە. یەک پریشت بەسە بۆی کە شتێک کە حازر بێ پێشتر بتەقێنێتەوە. یعنی ئەو شۆڕشە گەورەی دنیا گەورەترین شۆڕش لە مێژووە شۆڕشی فەڕەنسیە کە یەک دنیا قیەم و گۆڕانکاری فکری و قانونی لە دنیا دروست کردووە، ژمارەیە خەڵکی برسی دروستیان کردووە و پەلاماری سجنێکیان نا بۆ خواردن و ئەوانە باستێڵ و ئەم شۆڕشەی لە دروست بوو. لە تونس ساڵی 2011 عەرەبانچیەک شورتە نانێژدای بنێ لە دوایە لیان نابەدار قاچێکی شکا بۆ عەرەبانەکەی تەجاوز بوو ناچار خۆی سووتاند محەممەد بۆ عەزیزی ساڵی 2011. ئەو ڕووداوە گەورە ڕوویە 4-5 ڕژەم کەوت، تونس کەوت، لیبیا کەوت، مسر کەوت، حسنی مبارەک کەوت، سووریا خەریب و نەک سووریا خەریب و تووشی کێشە بووە تاوەکو ئێستا عەلی عەبدوڵڵا ساڵح کەوت خەریب و پریشکی بێ بۆ وڵاتی تر و بۆ ئەردن و بۆ عێراق و بۆ بەحرێن و بەهۆی ینی سەرەوە ئەبن نابێ بڵێ ئەمە ئەم سەبەبە چییە، ینی هی ئەوە نییە بڵێ ئەمە ئەم سەبەبە هی ئەوە نییە، بەزەم سەبەبە پریشکی واقعێکی قوڵترە کە ئەم سەبەبە پەردەکەی لەسەر لایە. ئەیجنا ئینتیحاری بۆ عەزیزی کە خۆی کوشت بە پێی معدلاتی خۆی کوشتن ڕۆژی 1900 کەس خۆی کوژێ لەسەر زەوی، ڕۆژی 1900 کەس لەسەر زەوی لە مەجموعی 2.8 ملیار کێسە بە شەریەتە. ئەمە ڕاپرسی تازەیە، ئەحسایی تازەیە سێرم کرد ئامار. بەڵام بۆچی ئەگەر وا بێ ڕۆژی 1900 شۆڕش ڕووبە، بەڵام یەک هەرەوەی تونس ڕوویا و سەرکی کە ڕووی ناوەتەوە بێ شتێکی گەورە لە پشتیەوە بێ. ئەمی کە لە سووریا ڕوویە ئەم باگراوندانی کە باسم کرد هی ئەم واقعەیە کە لە ماوەی ڕابردووە هەبووە و ئەو ملبنانەیە. ئاخر شت بە بیڵم بۆی زۆر بە ئینسافم و دیمەنەکە بە کاملی بگەێنم. عیلاقەی بینی دورزەکان و ئیسرائیلە، پشتم عیلاقەی بینی دورزەکان و ئیسرائیلە ببورن. هەوڕێن دورزەکان یەکێ لە میکانیزمەکانی تری مانەوەیان وەکو هەموو کەمینەیەکی تر، ئەمە تەبریر نییە، ئەمە من تەحلیلەکەم، یعنی حەقیەوە نییە چێتە خزمەتیکیەوە. کوردیش بۆی بمێنێتەوە پشتی بە شا بەستووە دژی سەدام لە بڕی لە کوردستانی عێراقا ئازارەکە سەدام خوێنەکە سەدام ڕشتێتی تۆ بۆی کە سەدام ڕاگری لە شوێنەکە بتوانێت شەڕی سەدام کەی پشتە بە شا بەستووە کە شا خۆی بۆ کوردی خۆی لە سەدام خراپترە بۆ نمونە.
لمرحلەیەکی کەیە پشت بە تورکیا بەستی بۆی بوو پارێزێ لە با بڵێن زوڵمی بەغا. کوردەکانی خۆرهەڵات قاسملۆ لەگەڵ سەداما ڕەفیق بوو لە سەیری وتارەکانی بکە و بەرقەکانی بکە لەسەر حتا دژی ئەوە بوو کە عێراق چیمایی کرد بێ بە هەڵەبجەیە لە دوانیە لە جەریدەی عێراق. ینی بۆ تەمان من ئێمە بلەوە تێبگەین، ینی لە ئاخیرا قاسملۆ پێویستی بۆ بوو، پێویستی پشتانی سەدام و بۆی شەڕی کوردی مافەکانی کورد کە بەرامبەر بە خومێنی. کەمینەکان لە مێژووە بۆی بمێننەوە عادەتەن پشت بە دەوڵەتێکی نەیارە بەستن بۆ شەڕکردن لەگەڵ پایتەختەکەی خۆیانە. کوردیش ئەمەی کردووە، دورزەکانی ژەماکن و ئەمەیان کردووە. دورزەکان تەوزیعی دیمۆگرافیان بەشێکیان کەوتونەتە ئیسرائیلەوە، 120,000 کەسێکیان کەوتە ئیسرائیلەوە. ساڵی هەفتاکان جێشی ئیسرائیلی هەر فرقەیەکی دروست کردبوو لە دورزیەکان. پێم وابێ ئێستا بچووکتری کڕۆتەوە بۆی تەوزیعی کەن و گروپەکە فرقەیەک بە دیاریکراوی یەک نەتەوە نەبێ نۆک و یعنی خراپ بەکار بێ بۆ هەندێک بەرژەوەندی هین. طبیعەتی جێی ژوایە ئەبێ هەویەی سپاکە و هەوی نیشتیمانی لەسەر و هەویە قەومی و تایفەکانەوە بێ، نابێ وەکو ئەوەی کە هێتلەرەی کرد هێزێک لە ملەتێک لە گروپێک لە هێنا دروستکە. پێم وابێ ئیسرائیلەکان ئەو فرقیان هەڵوەشانەوە ئەوەی ساڵانی هەفتاکان. ئێستا سریی بچوو بچووک و ئەوانیان هەیە، بەڵام لە جێشی ئیسرائیلیا ژمارەیەکی چاک دورزی هەیە. باشە لەبەرەوەی ملەتەکان کەوتۆتە ئەوێ و یاسای نیشان بەسەرا جێبەجێ بێ، یاسای سەربازی زۆرە ملێ لەبەری هاوڵاتی ئیسرائیلین. باشە ئیسرائیل حەزەکات، ینی منیش ئەگەر ئیسرائیل بم حەزەکەم ئەو شریتە سنووریەی کە هەمە لەگەڵ وڵاتێکی نەیاری وەکو بەشار ئەسەدی جارانە، باشە ئەو شریتە حدودیەم حەزەکەم ئەو خەڵکەی تیابێ کە بەشێکی لە وڵاتەکەی خۆمایە، ینی حەزەکەم دورزی تیابێ و هەڵ نەکەنرێن لەو شریتەیە. لەبەرەوەی هینێکی بۆ دروست کردوم، ئەمن و ئاسایشێکی بۆ دروست کردوم. دورزەکانیش استقلالی ئەماکەن و ئیسرائیلیش استقلالی ئەماکە و دورزەکانیش مافی خۆیانە حەز بکەن لێرە بمێننەوە و ئەگەر زوڵمیان بێتە سەر پەنا بۆ هەر لایەکە بن کە پشتیوانیان کە لە هەمویان کاندیتر ئیسرائیلە و ئیسرائیل بەوازەحی پشتیوانیانەکە و بە هیچ شێوەیەکیش شەرم لەوە ناکەوە قبول ناکەوە بە دەنگی بەرزیش نەتەنیاهۆ دوێنێ وتارەکەی ئەگەر بینی بێتان بەوازەحی هەڵێ ئێمە بە هیچ شێوەیەک نایاڵین دەستکاری سوێدا بکرێ و قبول ناکەن جێشی سووریا بەهێز بێتەوە مەنتەقەوە و ئەو دیمۆگرافیا نابێت تێک بیرێ و ئێمە دەستمان لەسەر سیلاحەکانمانە بۆ پاراستنی دورزەکان. بۆ سەوکێ دورزەکانیش تەمان هەمان ئەم ڕەیان نییە بۆ زانیاریتان، ینی من خوێندنەوەم هەیە لە سەریان و گروپەکانیانە ناسم و کاڵە مەناسم ینی متابعەکەم لە سۆشیال میدیاوانە چەند قەیجیشانەیە دوایان کەوتوم، هەندێکیان لایەنگیری دەوڵەتەکەن دەوڵەتی سووریان و ئامادەیان تێ، هەندێکیان زۆر تندڕۆن گروپێکیانەیە ئەحرار و زەمچیان پێوترێ عەسکەرین وانە ئەوانە زۆر توندن لەگەڵ دیمەشقا. یعنی ئەوانی ژەکو هەموو ملەتێکی تر ڕەئی جیاوازیانەیە بە نەوعێکی جیاواز بەرژەوەندیەکانە بینن و لە ئەجندەی جیاواز یاریەکەن، بەڵام ئەمە هەمووی ینی لەو حەقیقەتە ناگۆڕێکە لە ئەخیرە ئەمانە ملەتێکن و دینێکن و مافی خۆیانە کە چۆن عیبادەتەکەن چۆن بیرەکەنەوە بڕۆیان بە هەچ ئاینێکەیە بڕۆیان بە هەچ عەقیدەیەکەیە حەقی خۆیانە لە هەر شوێنێکی دنیا بوونایە سێعلانی دینێکی تایبەت بە خۆیانە کرد با و پەڕی ئیسلام نەبن چییە ساندێکە سەڵێ ئەمانە موسڵمان نین، ئێکە موسڵمانین معنایەوە نییە تۆ مافیەوەتە بێ عنی سمێڵی بتاشی. ئەگەر وا بێ لە منتەقەیەکی ئەگەر ئیسلام کەمی نەبێت لە هندستان خەڵک مافیەوەی هەبێ ڕیشی بتاشێ چرخ بنێ بە ڕیشەوە کە ئەوە قبوڵە هەمومان استفزاز دەبین بۆ پێمان ناخۆشە بێ وەوە ئەو پەڕی نائینسانیەتە کە بەرامبەر بە دورزیەکان نەکرێت حەقی خۆیانە بە هەست تەریقەیە بێ و ئەم حکومەتە نەتیجەی نابێ ئەگەر نەگاتەوە قەناعەتەی کە بە عەقڵێتێکی
علمانيەوە بە عەقڵیەتێکی فرەڕەهەندیەوە بیر لە ئیدارەدانی دەوڵەتی سووریا بکاتەوە، سووریایەکی تازە کە کورد و دورزی و عەلەوی و سونە هاوڵاتی بن و هەوی دینی زاڵ نەکرێ، هەوی دینی تایفێک زاڵ نەکرێ بەسەر وڵاتەیە، چونکە دەوڵەت بە هاوڵاتیە ڕابەڕێەوە. یعنی بەلەدێ پێویستی بەوە نییە ئیسلامیانە یا شیعیانە یا دورزیانە یا کوردیانە بیبێ بەڕێەوە. خزمەتگوزاری پێویستی بۆ نییە دینی هەبێ، خزمەتگوزاری پێویستی بەوەیە لەسەر ئەساسی کەفاعەت، لەسەر ئەساسی جدیەت بە یەکسانی بۆ هەموو لایەک دابین کرێ. بانک پێویستی بەوە نییە یعنی ئەو اقتصادی بیری لێ کاتەوە، ئەبێ بیر لەوە بکاتەوە ئابووری، قەرز، سلفە، ئینترستی بانک یاساکانی ئابووری جێبەجێ بکە کە هەمووی یاسای علمین، هیچ ڕەتی بە تایفە و دینەوە و جۆرەشتانەوە نیە. ئەگەر ئەم عەقڵێتە زاڵ نەبێت لە سووریایە کە من یعنی هەر تۆزێ ئەمەلم بە ئەحمەد الشەرع ماوە کە پێم وایە سەیتەری بەسەرم گروپە متەتەڕیفانانیە کە پەلاماری سوێدان ناوە، چونکە ئەویش خۆی لە گەشتێکی خۆگۆڕینە بەرەو کرانەوە بە دەلیلی ئەو شتانی ئەیبینین و ئەیبیستین و ئەمریکا و ئەوانە، بەڵام دیارە بە ئاسانی بۆی ناچێتە سەر گروپەکەی ناڵە نەبێ یاوەتە و گروپانە کۆنتترۆلکە یاوەتە تەسلیمی و گروپانە بێ. ئەو دوو ڕێگەی لە بردەمە ئەوەی یەکەمیان ڕێگا ڕاستەکەیە کە ئەو گروپانە کۆنتترۆلکە و دورزەکانیش مافی خۆیان هەبێ و ئەتوانڕێ حکمێکی ذاتی خۆیان هەبێ و وەکو هاوڵاتی یەکسان مامەڵیان لەگەڵا بکرێ و وەکو کورد بە هەمان شێوە تەواو بۆ حەچی بۆ دورزی ڕاستە بۆ کوردیش ڕاستە، بۆ کورد ڕاست بێ بۆ دورزیش ڕاستە، هیچێک متعاتف نەبێ لەگەڵ دورزیەکە متعاتفش نییە لەگەڵ کووردا درۆکە و متعاتفش نییە لەگەڵ عەلەویەکە. من متعاتفم لەگەڵ عەلەویەکی جەماعەتی بەشار و جەماعەتی لازقیە و تەرتوس و ئەو منتیقانەی عەلەویەکانە کە هاوڵاتیەکی ئاساییە و هەویەکی دینی عەلەوی هەیە، مافیەوەی نییە بچەوسێنرێتەوە، حەقیەوەی نییە بچەوسێنرێتەوە بە ناوەوەی کە ڕۆژگارێکانە دەسەڵاتە بوون. باسیەوە ناکەم یەکی خوێنی ڕشت بێ. متعاتفم لەگەڵ دورزیە، لەگەڵ سونەیە، لەگەڵ کووردا، لەگەڵ ئەبێ متعاتف بن لەگەڵ ئینسانە. بەرحاڵ کۆتایی قسەکانمەوەیە یاوەتە ئەبێ هەیەک هاوڵاتیەکان وەکو یەک سێرکە یا ئەمەی کەیبینین قوڵە بێتەوە و ئیسرائیل واز لە مۆزوعانەیانێ، چونکە ئیسرائیل بۆ بە داهشەهارە یعنی ئەم منتیقەی کۆنتترۆل کردو بە ئاسمان و باهین وانە لێ ناگەڕێ و سووریا تێگەچێ و یەک تۆزیکە ئەحمەد الشەرع زەعیف ببێ عەلەویەکانیش پەلامارێن و کوردیش مفاوەزاتە وەستێنە و پەلاماریاتەوە. من کاتی خۆی لە حەڵقەی بدایەتی هەفتەی یەکەمی ڕووخانی بەشارە هەڵقەیەکم کرد باسیەوەم کرد، ئێرانی ژێتەوە ناو معادلەی سووریا و کوردیش ئەبێتەوە بە مشکلەیەکی گەورە بۆ سووریا و ئێستا دورزەکانی شاتە سەر. ئەگەر ئەحمەد الشەرع بە لۆجیکی نیشتیمانی دەوڵەت مەداریانەی ئەلمانیانە بۆ معنای ناوەی کە هەندێک کەسی دۆگما بەکارێنن، بۆ معنایی کە دەوڵەت ئاینی نییە، دەوڵەتەکە خۆی موسساتی خەدەمی ئاینی نییە، یعنی ئینسان ئاینی هەیە، مرۆڤ ئاینی هەیە، ئاین قەناعەت و عیبادەتی شخصیە، یعنی پێویست ناکە داری زەڕیبە متدەین بێ دایرەکە خۆی. بەرحاڵ تۆزێک هیلاک بووم، هیوادارم کاتێکی بەسوودمان بربێتە سەر پێکەوە. هەر شاد و سەرکەوت و سەرفراز بن تا ئەڵقەیەکیکە خواتان لەگەڵ.